الله سلام كاكا. خسته نبی بخیر بی. سلام کاکیان، ممنون وەختت بەخێر. امیدوارم کە ساف و سەلامەتی. کاک کوێسان، دادە کوێسان، میکرۆفۆنەکەت کریا گەسم. ئەو کاکان قرارە ئەمشەو لەسەر ئەم تاپێکە قسە بکەین چونکە یاران جەم بوونەوە ئێمەش بە زەرورە بزانین کەسێک کە عەرەبی ئەزانێت تەشریف بێرێتە سەر کوتانە فایلی عەرەبیمانە بشون بتوانێت بۆمان تەرجمە کاتەوە. نازانم کاک ڕۆژگار جنابت بەخێر بێت. نازانم عەرەبی ئەزانی یانە کێ عەرەبی ئەزانێت. شکر کەس عەرەبی نازانێت. ئەوەندە کاکەمان جارێ یاران جەم نەبوو ڕۆمەکەونە لۆکیشنی جارێ پەخش نەبوو بەسەوە کەمێک بێسین کە یاران بێن عەرەبی زانێکی جێگەوتنە. کاک فواد سلام کاک پەیمان خۆشتان شاتان بەخێر بێت. بۆخشن من یەهۆ یەک دەفە هاتمەبان نازانم کام لەو هینە منی نەدانستا بلۆک کردگە نازانم جەزەیتر کە دانێ بێتەبان من ناتوانم بێ من ئەو حەزرەتمەت کاک پەیمانگیان یەهۆ هاتمەبان بۆخشن. خواهشەکەم کارە خاسێکت کرد. ئێمە ماتەڵین تا عەرەبی زانێک بێت، پێم وا بۆ عەرەبی زانی. ئابزانم کاک سەردەشت عەرەبی ئەزانی، کاک محەممەد سەردەشت تۆ عەرەبی ئەزانی؟ سلام کاک پەیمان یاران وەختان بەخێر. سەرچاوم شکر بۆخوا کەس هیچ زوانێ نازانێ. سلام عرض دەکەم کاک پەیمان یاران وەختان بەخێر خەستە نەبن. من ڕەفیقێکم هەست لەمە عەرەبی ئەزانێ وەلێ کورمانجە نازانم ئەو بەو زوانەی کورمانجیە گەر بیگەڕێنێتەوە فکر ناکەم ئێمە حاڵی با بین. حاڵیە بێت بە حاڵی ناوی کوردی کوردەواری داگیرکریا لای سووریە سوانیە بەڵێ بەڵێ ئاو کورمانجی خۆش قسەکەن. دەتوانم بێژم بەو تەرجمەی بکە یەک دقیقە بێسم بزانم نەخەفکە. تشریفی ئاوردە سەر باویش بسەر نەرجای عەرەبی ئەزانێت کاک سەردەشت فەرموو. سڵاو لە تەواوی یاران سڵاو کاک پەیمان لە خزمەتتانە. ڕاستی کاک پەیمان عەرەبیم زۆر باش نییە بەڵام ئەگەر پێویست بە شتێک بکات ینی بە من بکرێت وەرگێڕانێک بە شێوەیەک کە تۆ بەدڵت بێت بۆ سەر شێوەی عەرەبی ئەتوانم کاری لەسەر بکەم. هاوڵی ینی زیرەکی باشمەیە لە لەهجەی عەرەبیە بەڵام وەکو خۆم ڕاستی نەوەڵا زۆر باش نیم. بەڵێ دەستت خۆش بێ. ئێمە یەکێکمان گەرەکە عەرەبی بزانێ گەرەکمانە دەنگێکی موقتەدا سەدر لێ بدەین و تەرجمەی کاتەوە ناخۆشم تەخوش لەقلی تێگەم چیوت. کاک پەیمان خەجاڵەتم ئەوە ئەو ڕەفیق منە هەست توانێت تەرجمەی بکا بۆمان ئەگەر دێ باشە با کاک عادڵ جملە جملە لێ بدە کە ئەو قسە ئەکات کە ئەو تەرجمەی بکاتەوە بۆمان. کان بەرچاو بەمادیەم بچمە خوارە بۆ عادێکی تریم چونکە نەقڵم نەکردو بەوی تر لێ. باشە کاک عادڵم گەرمێن و کوێستانە بۆکەی کاکە وا خوازە چی بکەم. ئمڕۆ موقتەدا سەدر قسەی کردگە پەیامی هەناردگە بۆ شەعبە عێراق ئەو کاک ڕەوا ئێشی عەرەبی بزانێ. کاک ڕەوا خەڵکی هەولێرە بە احتیماڵە فرە جەلال پەرێشانی کاگڕەوە دایە. هەر کاک پەیمانیان کاگڕەوە هەر کاک عەبدوڵڵا نافێت بەخش کاتم عەجەب ئەمە تۆی جەلال پەرێشان.
اوكي فرموا لي بقى. بس ارجع كاك عاتو تشريف يا كاك عاتو هم جان هم وتافه لك أخرج بيت. أيها الشعب العراقي الحبيب بكل طوائفه كاكا دن خراوبو براكم دن خراوبو اكوي هز دنگكت اكوي هز حاري ما نبو أبو عيد يوم بتمدو بيقر ببخشن كان أيها الشعب العراقي الحبيب بكل طوائفه وأعراقه وأقلياته وانتماءاته وأديانه وعقائده وأفكاره وتوجهاته مهما كانت، لا يوهمونكم أن ما يحدث من ثورة هو صراع على السلطة، بس فمن أرادها كاكا بس اوي كوتي شعبي عراقي بهمو عرد انتماء وهمو قبيله محمد وزوانو او انا هي وحكي لو ببعد شيوت ايش أولاد بحسها شعبي عراقت إيه بدياناتي خوب طوائفي خوب حمكات بيجي بر حنكي خوب ولكن في سورة هناكي في صورة هناك يعني شي يعني صورة دبيت يا نابيت هما إنزا بحسها سوريت كنزا إنزا چی بحثا سوري بيجي صورة دكي زور سباس دي استكاك چی جان سوري او كرة اشي برت ما بەڵێ یەک دقیقە بسە کاک عادڵ ئەو کوڕە ئێشەی جوملە بیشنەوێت تا فەرامۆشی نەکە عەزیزم تۆ جوملە بیگرە تا ئەو کوڕە تەرجمەی کاتوو زۆر سپاس هەڤە بس ارجع بر حنكي أن خوب ما ولكن يحدث سوري من صراع على السلطة، فمن أرادها لا يسحبن 73 نائبا. دبي هجر بفشون شيبو سر ملك يعني سر عرش وكذا بي سر حكمي وي 73 سو حفت نائب ويكشين حەفتاوسێ نەسی و حەوت حەفتاوسێ حفتي وسي عفوا حفتي وسي نائب ويكشين دەخۆ ئەوە کۆن بووە ئەمە کۆنە یا تازەست دەی با بڕوات صحيين من البرلمان. كلا، ليس صراعا على السلطة، فإنني إلى الآن لم أقرر الخوض في الانتخابات الجديدة. دبيجي نا صراع سر حرب نسر حكمه دبيجي هي مجي نقران ديا از خو انتخابكم جبي سلطي دبيجي شي هي کاکە قرار دەست رسا خۆش دي تبي نا دەست خۆش بێ بێسە ئەمە ئاوە تەرجمە ناکرێت کاکەگیان دەسە کێتر عەرەبیە زانێ لەگرا کەس لەگرا عەرەبی نازانێ باوەڕ بکەن من لە ئێوە باشتر عەرەبیە زانم باوەڕکەن ئەو جنۆکە هات کاکەمان لەوانەیە جنۆکە عەرەبی بزانێت جنۆکە بەخێر بێت سڵاو و ڕێز بۆیەوە باشن حاڵ ئەحواڵتان سڵاو و ڕێز بۆ یارانیان خێز و کاک پەیمان و ئەو متەرجمەش سەر چاوم کاک جنۆکە عەرەبی ئەزانی یان نە وەڵا تەکەلەم کاک عەرەبی پەیمان عەرەبیەکەم مەزبوطە قەواعیدەکەی هەندێک کەلیمەی لەوانەیە چەند کەلیمەی تێ نەگەین ئەو قەواعیدی قسەکە بەڵام عەرەبیەکەی من فولە کورە کاکە من قەواعیدیەکە تێگەم شلۆنک و ئەمانە تێناکەم ئۆکێ بیدەنە ئەوڵ با بزانین کابرایەژی چی فەرموو بزانین با گوێ لێ بگرین العراقي الحبيب بكل طوائفه وأعراقه. کارەبا قەت بوو کاک تا جەنابە والشعب العراقي الحبيب بكل طوائفه وأعراقه وأقلياته وانتماءاته دێوە بكل
شعب العێراقی الحەبیب ئەوە هیچ نییە، ئەوە ئەوێ حەبیبەکە یعنی حەبیبەکە باسە کرێت. گشتتان وە کوردی یعنی بەڵێ 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 ئەوە هیچ نییە، قەومی یعنی قەومێت و ئینە کۆنە کەمێت و زۆرینە ئەوە بەڵێ دێبا بڕوە. لا يوهمونكم أن ما يحدث من ثورة لا يوهمونكم يعني توهمتان نبێت بەڵێ بەڵێ یا ئیمکانی بەڵێ یا ئیمکانی هەیە ناننا ئەڵێ بە ئینقلاب ناننا ئەوە چۆن ئەڵێ مقتەدا وەکو چۆن ئەڵێ پێویست ناکات پێویست ناکات ئەوەی پێشووتریش کاکە تەرجمەی کرد ئیشتیبا تەرجمەی کرد ئەڵێت ئێمە پێویست بەوە ناکات کە ئێوە وا تەرحیکەن کە من خۆم ئینتیخابەکەم و سوڵتەیەکی پەرلەمانی بگرینە دەست ئێمە پێویستمان بەوە نییە کە ئێمە خۆمان هەڵبژێرین پاسگوزارین کاکە بێس ئەخەب سیروان وەنەوەگە عەزیزم لا يوهمونە یعنی متوهم نەون یعنی چی يوهمون يعني چی با تەواوی کە کاک پەیمان کاکە یەکێ بێتە سەر و عەرەبی بزانێت خواوە وەزعە لا يوهمو لا يمكن مهم نییە بۆ ئێمە ئەڵێ مهم نییە کاک پەیمانجان مهما كانت لا يوهمونكم أنما لا يوهمونكم هەر ئەوەی کەوتم کاک عادلجان يحدث من ثورة هو صراع على السلطة فمن أرادها لا يسحبن 73 نائبا قحيين من البرلمان. ئەڵێ ئێمە پێویست بە چۆن ئەڵێ ئینقلابیەک ناکات و ئێمە 73 دانە ئەندام پەرلەمانمان هەست باشە فەرموو کاک عادل كلا ليس صراعا على السلطة بەڵام سراعمان نییە لەگەڵ سوڵتە بەڵێ بۆ لەگەڵ سوڵتەیە سراعی نییە و مەشاکلی ئەویان نییە صراع يعني گفتگۆ یەک دقیقە کاکگیان سراع ینی کێشە کاک پەیمان با من تاکە ئەوەی کە تێگەیشتگەین ئەمەسە ئێژێ بە ئینقلاب متەوەهم نەون ئێمە 73 نەفەر کورسی پارلەمانمان هەستاگرا سراعمان لەگەڵ حکوومەت نییە یانێ مشکڵەمان تەکی دەوڵەتی عێراقیان نییە دروسە وای وت فإنني إلى الآن لم أقرر الخوض في الانتخابات الجديدة من بەڵێ ئێمە بۆ ترسێکمان نییە لە ئینتیخاباتی تازە ترسێکمان لە انتخاباتی تازە نییە ترسێکمان نییە بەڵێ لا خەوفە یعنی ترسێکمان نییە لە انتخاباتی جديدة ترسمان نییە وإن أسقط النظام بابێت بابێڵێ کاک عادلجان بابێڵێ یەک لحظه اجازه من کاک جنۆکەگیان جەنابێت گوێ بگرە تۆ بە کاک عادڵ بێژە بیوەسێنە جملەکە کە تەواو چونە مەحاڵی ناوین تۆ هەر لە هەر کوێ زانی بێژە بوێسە پس جەنابەت مایکەرەوە بێژە بوێسە وە تەرجمەی کەرەوە بۆ مای دەست خۆش کاک عەلیش تەشریفێنە ناوە ئەگە باشترە عەرەبیەکە کاک عەلی زەنابیش دەتوانی کاک عەلیش دەتوانێت بەشدار بێت وڵای ئەگەر ئەو دیێڕەی پێشوو دووبارەکەنەوە بۆی من بە تەواتی پێتان بڵێم چونکە ئەوە کاکژنەوەکە بە تەواتی نەیکرد ئێسەی خەمەوە لێ کاک عەلیگیان جەنابەت زەحمەت کێشە کاک عادڵ پەخشیەکە تۆ هەر أيها الشعب العراقي الحبيب لە هەر کوێ جەنابەت پێویست بوو بێژە بوەسە مایکەکەت بكل طوائفه وأعراقه وأقلياته وانتماءاته لا يوهمونكم أن ما يحدث من خستمەوە کاک عادل جوان گوێ بگرە لە هەر کوێویستی بڵێ مایکەکە بگرە ئەوە تەوان دیارە لە بدایەتەکە بۆ هەموو خەڵکی أيها الشعب العراقي الحبيب بكل طوائفه وأعراقه وأقلياته وانتماءاته بۆ هەموو خەڵکی عێراق بە هەموو بڵێن
کەمینە و بەڵێ زۆرینەوە کەمینە زۆرینە و تائیفەکان نا بە وەکو هەموو کاکەیە تایفۆ وەکو بە مەسیحی هەموو وەکو بە بەڵێ هەمووی و بە یەزیدی هەموویەوە بەڵێ ئەمە بۆ هەموویە بۆ هەموو خەڵکی وأديانه وعقائده وأفكاره بە جیاوازی بیر و باوەڕ و دین و هەموو شتێکەوە وتوجهاته و مهما كانت بۆچوونەکان هەرچی بێت لا يوهمونكم أن ما يحدث من ثورة ئەڵێت هینتان نەکەن ینی واتان تێنەگێنن هینتان بکەن تەوەهومتان بکەن کە ئەمە شۆڕش ڕووەدا ما يحدث من ثورة اوكي هو تمام صراع على بس السلطة كاك عادل بس براكم بس بي بي کەوا امني تێبگەن ئەمە سڕاعێکە ئەمە ناکۆکیەکە لەسەر دەسەڵات اها اوكي اما كيشيك لسر دسالات دست خوش بي تاگرا تيگيشتين استا اوكي نا لەسەر ئەڵێ لەسەر دەسەڵات نییە ئەڵێ کاک پەیمانجان ئەڵێ بەڵێ وا هەز نەکەن لەسەر دەسەڵات ئەڵێ بێت واتان ئەڵێ من تێنەگەێنن 73 کورسی خۆم كاک هەیە جنوك من تيگ 73 تێگەیشتم براکەم تێگەیشتم خۆ من کابرا لە ئەوڵۆ قساکە ئەزانم بەرەو کوێ ئەڕوا دیارە خۆ ئەو شتێکی عاقڵانە نووسیاگە کابرا کە ئێژێ ئەمەد ئەڵێ متەوەهمنەوە من خۆشم وتم یوهمونە کاتە تەوەخم کە متەوەهم نەبن بە ئینقلاب یا سەورە ئۆکەی کەواتە متەوەهم نەبن ئێمە کێشەیەکمان لەگەڵ دەسەڵات نییە یعنی چی یا ئەمە کێشەی دەسەڵاتمان نیە یعنی ئێمە تەکە دەوڵەتە عێراقا مشکڵمان نییە تاگرا وایەژی دێ با بڕات وایە بالضبط فمن أرادها لا يسحبن 73 نائبا ئەڵێ کە ئەوەی یەک هەر کەسێ بیەوێ 73 نایب هین ناکە سەحب ناکە ناکشێنێتەوە تەواوە فەمەن ئەرادە هەرەوە پس ئەو کەسە ئیرادە ناکات کە 73 نایب کێشێنێتەوە دەی بەڵێ وایە من البرلمان كلا ليس صراعا على السلطة دووبارەیە کاتەوە ئەڵێ نە ئەمە ناوکۆکی نییە لەسەر دەسەڵات فإنني إلى الآن لم أقرر الخوض في الانتخابات الجديدة ئەڵێ من تا ئێستا بڕیارم نەداوە بەشداری بکەم لەم انتیخاباتی تازە یان نەیکەم من عەدەمی ئەها یانە من هەنووز بڕیارم نەداگە لە انتخاباتی تازەیش بەشداری بکەم یان نەیکەم خەیلی مهمە قسە تأكيد كاك علي تأكيد كانوا أو رستة دروس تيجيشتي تون كل تحليل كي ما أشيوي عادل جنبيري ودوا بقى تأكيد كاتور دروس بيستي من البرلمان كلا ليس صراعا على السلطة فإنني إلى الآن لم أقرر الخوض في الانتخابات الجديدة من عدمها ئەڵێ من هەتاکو ئێستا بڕیارم نەداوە بەشداری لەم انتیخابە نوێیە بکەم یان نەیکەم من عەدەمیها بیکەم یان نەیکەم هێشتا بڕیارم نەیاوە مامۆستا عەلی خەوبە یعنی چی یەخوض یعنی بەشداری بکەم خەوبە مقتەدە سەدر ئەڵێ خەوبە وإن أسقط النظام المحاصصاتي الحالي ئەگەر ئەم دەسەڵاتی محاسەسە ئێستا ینی هین ببێ ئیسقات ببێ بڕوخێنرێ سقوط ببێ كاك بيسا وتي أجر دصلاتي مؤسساتي است سقوط كات يا سقوط كات دي بلى فرجوعي سابقا إلى الانتخابات ما گەڕانەوەم پێشتر بۆم انتخابات كان إلا من أجل سن قانون ضروري گەڕانەوەم بۆ انتخابات لە پێشترا تەنها لە پێناو یاسایەکی ضەروری دانانی یاسایەکی یان قانونێکی ضەروری بووە
کاکە قانونی زەروری یعنی قانونی ئستراری، یعنی لە جێگەیەکا سەرۆک حکوومەت ئەتوانێت تعلیقە قانون بکاوە خۆی ببێ بە قانون. وەزعیەتە ئستراری بە ئینگلیسی ئەوێتەوە state of exception. بەڵێ بەڵێ دەی ضد التطبيع وقد تطبيع طبعا هو دیارە کە لەگەڵ ئیسرائیلایە وا بزانم تطبيع يعني ئاسایی کردنەوە. یەک دقیقە کاک عادڵ یەک دقیقە گوێ لە ئێمە بگرە. کاک عادڵ ئەم تیکەتە دەست خۆش بێ فرە سەریع بڕی بێسە با کەلام منعقد بوێ کەلام دانیشێت تەوەجۆکەی بیگەڕێنەوە دوا کە تا کاک عەلی سەری لێ نەشێوێت تەواو ڕستەکە دروست تێ بگات لطفاً ئێمەش سەرمان لێ نەشێت. بەڵێ ڕستەیەک تەواو بێ اینجا من بۆخشی کاک عەدڵگیان جەنابەت کاک عەلی من خواهشت لێ یەکەم جەنابەت بێژە ستۆپیکە چۆن جەنابەت لە ڕستەکە تێگەی ئەزانی لەکوێ تەواوە بێ ئەزانی تەواو بوو مایکەکە لێ چاوم لێ نانە مایکەکە نە هەر مایکەکە کەرەوە بێژە بیوەسێنە تەرجەمەی کەرەوە کاک عادڵ ئەوێسێ ئەبێ بوێسی کاک عادڵ تا کاک عەلی دووبارە بێژێ لێ دەبا بچواتە تۆ لێ نادی تا کاک عەلی بێژە گوێ ئەگرین بە قسەکانی کاک عەلی. إلى الآن لم أقرر الخوض في الانتخابات الجديدة من عدمها وإن أسقط النظام بڕیارم نەداوە بەشداری بکەم لەم هەڵبژارنە تازەیە یان نەیکەم. مامۆستا عەلی وای نەوت مامۆستا عەلی ئەڵێ یەک قەدەم نزیک نابینەوە نزیک بوونەوە ئەقەرب وەلا قەدەم یەک هەنگاو لێی نزیک نابینەوە ئەمە لەکوێ هێنا لا ئەقەربە لێی دەرەوە تکرار مامۆستا عەلی جان خۆ کاکە من معزەرەتم بەس کاک جنۆکە من وتم عەرەبی نازانم وەری قەرار ئەزانم یعنی بڕیاردان پێم وابوو قەراری وت جات خوا کاکە گیان بیگەڕێن و دووە لوتفەن کاک عادڵ کاک عەلی جەنابیشە پەلە مەکە با کەلامەکە تەواو بێ تەواوی کەلامەکەمان بۆ بیژە ئەمە خۆ تکراری بوو عادڵ گیان با بڕوا دێمە بامە تەرجومەکەین و حاڵیمان بێ کابرایەژێکی حبيب بكل طوائفه وأعراقه وأقلياته وانتماءاته وأديانه وعقائده وأفكاره وتوجهاته مهما كانت لا يوهمونكم أن ما يحدث من ثورة هو صراع على السلطة فمن أرادها لا يسحبن 73 نائبا قحيين من البرلمان. كلا ليس صراعا على السلطة فإنني إلى الآن لم أقرر الخوض في الانتخابات الجديدة من عدمها وإن أسقط عدمي من عدمها. اینجا بە کورتیەکەی ئەوەیە ئەڵێت تەوەهومتان نەکەن وا تێبگەن کە ئەمە سڕاعێکە لەسەر سوڵتە و شۆڕش نییە ئەمە شۆڕشێکە من تا ئێستا بڕیارم نەداوە بەشداری بکەم لە انتیخاباتی تازە یان نەیکەم من عدەمی یان نەیکەم. نظام المحاصصاتي الحالي فرجوعي سابقا إلى الانتخابات ما كان إلا من أجل سن قانون ضروري ضد التطبيع وقد وفقنا الله تعالى لذلك ولله الحمد. وبعد أن حصلنا على بيقرأ كعادل قلتم برا ئەڵێ من لە پێشترا کە بەشداری ئەم هەڵبژاردنەم کردووە لە دژی تەطبیع بووە. تەطبیع نازان بزەوت مەبەستی چییە یان بە کوردیانی ئاساییکردنەوە ئاساییکردنەوە لەگەڵ کیە ئایا تەطبیع لەگەڵ ئیسرائیلە یانە ئەڵێ خوایش سەرکەوتنی کردین و موفق بووین لەو هینەمانە لەو کارەمانە. ئەو لەو کانتێکستە توانێت تەطبیع فەساد بێ فەساد ئاساییکردنەوەی فەساد یا سازانە لەگەڵ فەسادا بێت نازانم جارە با ئیدامە با بەردەوامی أكبر كتلة وأردنا الأغلبية الوطنية ویسمان زۆرێنی
الدعاوي الكيدية، وليس الصراع صراعا بين أشخاص كما يحاولون تبيان ذلك لكم، فلست ممن يعادي أحدا على الإطلاق، وإن كان يريد قتلي كما في التسريبات الأخيرة، أو ممن سكتوا عن التسريبات الأخيرة. بله کاکە طبعا زەحمەتێت بکێشن لەگەڵ کاک عەلیە با کاک بڕواش تەشریف بێنێتە سەرەوە ئیشان شی خەڵکی هەولێر بێ عەرەبیەکەی باشتر بێ. بله نازانم کاک پەیمان لێرە ئەڵێ مەبەستم ئەڵێ من لێرە کێشەکەم کێشەی شخصی نییە. طبعا مەبەستی لێرە لە مالکیە کە مالکی چەند تەسریباتێک چەند ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە عەلا ئەساس کێشەی من کێشەی لەگەڵ مالکیایە. ئەڵێ نا، کێشەی من کێشەی شخصی نییە و ئینەما کێشەی گۆڕانکاری و کێشەی ئەوەیە کە ئەمێ گۆڕانکاری جەزری یان ڕیشەیی دروست بکەم. ئەها زۆر دروستە، ئەو خوێندنەوە دروست بووە و وەڕگێڕانە دروست بووە. کەواتە من نە شەڕت دەسەڵات ئەکەم، ئەگەر شەڕت دەسەڵاتم بکردایە 73 نەمایەندەم لە پارلەمان نەیەکێشا کە ئەکسەریەتە کوتلەم بەدەست هاوردە. ئەمە نوکتەی ئەووەڵ. دووبارەیش تەئکیدی ئەکاتەوە من شەڕت دەسەڵات ناکەم و ئێژێ من بە دژ ئاسایی بوونەوەی فەسادە کاکە، منزوری فەسادە ئیسرائیل نییە. ئێمە نایڵین فەساد ئاسایی بێتەوە. کەواتە لە گرایش وتی من کێشەی شخصیم تەکە هیچ کەسێکا نییە. دەی کەواتە بەردەوام ئەوێت بزانین گەرەکێک چی بکات. فلا أكن لهم إلا طلب الهداية لا لأجلهم بل محبة بالدين والمذهب والشعب والوطن. بوست فلا أكن مایکەکەت بەسیاگە کاک عەلی. ئەها بەڵێ وا بوو ببوورە. ئەڵێ فلا ئەکن لەهم، ئەڵێ من هیچ شتێکیان بۆ ناشارمەوە یان داواکاری هیچ شتێکی تریان بۆ ناکەم جگە لە هیدایەت و جگە لەوەی کە بکەونە سەر وەکو بڵێ ڕێگەی ڕاست. تەواوی کرد خوا کاک عەلی. ولا تذعنوا لإشاعاتهم بأنني لا أريد الحوار، لكن الحوار معهم قد جربناه وخبرناه، وما أفاء علينا وعلى الوطن إلا الخراب والفساد. بەڵێ ئەڵێ مەکەونە ژێر ئیشاعات یعنی پروپاگەندەی ئەوان کە ئێمە گفتوگۆمان ناوێ. ئێمە گفتوگۆمان ئەوێ، بەڵام گفتوگۆشمان لەگەڵ ئەوانە تاقی کردەوە، هیچ شتێکمان لێ سەوز نەکرد بە کوردێک. والتبعية على الرغم من وعودهم وتوقيعاتهم، فلا فائدة ترتجى من ذلك. ئالێرە ئەمە مایکەکەت بەستۆ کاک. کاکەوە کێ مایکی کاک عەلیە ناوە بەسی؟ ببوورە وەڵا خۆم بەستە بوو. جارێ وازە نەکراوە. باسی تەبەعیەکە. تەبەعی طبعا دیارە ئەم زیاتر مەبەستی ئێرانە، ئەوانش جەماعەتی مالکی و ئەوان سەر بە ئێرانن، یعنی ئەڵێ کە ئەمانە تەبەعیەتیان هەیە بۆ ناو نابات ئەو بڵێ ئێران یا فڵان یا بەس باسی پاشکۆییەکە. تەبەعیە یعنی پاشکۆی شوێنیەکەن. بەڵێ حوار وخصوصا بعد أن قال الشعب كلمته الحرة العفوية. أيها الشعب العراقي الحبيب، كما عهدتموني فإنني ولن أرضى بإراقة الدماء ولن أبتدئ بذلك إطلاقا، وإن أقدموا على ذلك بەڵێ ئەڵێ خەڵکی عێراق قسەی شەریفی خۆی کرد. ئەڵێ من هەرگیز دەست پێشخەری نابم بۆ خوێن ڕشتن و دەست پێشخەری نابم لەوەی کەوا خوێن بڕێژم و خەڵکی عێراقی منیش ئەناسێلەوە. بەڵێ إصلاح لا يأتي إلا بالتضحية، كما ضحى الإمام الحسين سلام الله عليه بدمه في ثورة الطف الأبية،
وأنا على استعداد تام للشهادة من أجل الإصلاح وإنقاذ الشعب والوطن. بەڵێ اینجا لێرە قسەیەکەڵێت تقریبا من تەفسیری ناکەم بەڵام هەر ترجمەیەکەم ئەڵێ گۆڕانکاری ئیسلاح چاکسازی پێویستی بە قوربانی هەیە بە گیانبەختکردن هەیە منیش ئامادەم لەو ڕێگە گیانی خۆم بەخت بکەم بەڵێ ئێوە ئیمام حوسێنە چێ بوو ئەڵێ وەکو بەڵێ زۆر جوانە وەکو لە شۆڕشی ئیمامی حوسێنە ئەو کارەی کردووە وەکو ئیمام حوسێن چۆن تەسحیەیدا شۆڕشی حوسێنی کرد منیش ئاوا ئامادەم گیانی خۆم بەخت بکەم دەست خۆش بێ. العراقي الحبيب إن كنتم تريدون الإصلاح والتغيير فإنني بانتظاركم وإن رضيتم بواقعكم مهما كانت صفاته ومساوئه. ئەڵێ ئەگەر ئێوە گۆڕانکاریتانەوێ من ئامادەم لەگەڵتانە بم بەڵام ئەگەر ڕازی بن بەم وەزعی کە هەیە بەم خراپی کە هەیە تەواویکە فهذا أمر راجع إليكم. ئەمە ئیشیەکە ئەگەڕێتەوە بۆ خۆتان. لكن الثورة بدأت صدرية وما الصدريين إلا جزء من الشعب والوطن. بەڵێ ئەڵێ شۆڕش دەستی پێکرد شۆڕشێکی سەدریەکان بوو سەدریش بەشێکن لە گەل و لە نیشتمان. وإن كان في التيار من هو فاسد ومجرب فإن الثورة لن تستثنيه فإنني ما بدأت الإصلاح إلا من داخل التيار. بەڵێ ئەڵێ ئەگەر لەناو شۆڕشی لەناو تەیاری سەدریشە کەسێکی فاسد کەسێکی گەندەڵی تیابێ ئێمە ئەو کەسە ناخین بەلا لەوە دەست پێکەین ئێمە لەناو بڵین سەدرەوە دەست لەناو تەیاری سەدریەوە دەسەکەین بە گۆڕانکاری لەناو ماڵی خۆمانە. بەڵێ بەڵێ. ولم أدعي يوما أن التيار الصدري فوق الشبهات وكلكم تعرفون القصد. ئەڵێ من ڕۆژێک دیعای ئەوم نەکردووە کە بڵێم تەیاری سەدری لەسەری شوبهاتە یعنی گومانی لێ ناکرێت یعنی بڵێن پاک و بێگەردە. بەڵێ لكن أغلب المطرودين والمنشقين إما أن يجدوا أبواب الفاسدين لهم مفتحة أو يجدون ذريعة من البعض في عدم جواز معاقبتنا لهم بطرق خارجة عن القضاء أو القانون فيعثون في الأرض فسادا وإن أحلناه للقضاء تمت تبرئتهم. بەڵێ لێرە باسی ئەو کەسانەکە کە دەرکراون لە ڕیزەکانی تەیاری سەدری ئەڵێ زۆربیان چوونێتە لای فاسیدەکان لای گەندەڵەکان لەبەر ئەوەی خۆیان بپارێزن لە مەحاسەبەکردن و ئەگەر دابیش ئێمە ئەوانمان یابێ بە دادگاش هیچ شتێکی نەکردووە بەرامبەر بە ئەوە تەبرئەی کردوون بەراعەتی داون ئەمە شاملی قەیس خەزعەلیش ئەوێت ئەوەی کە تائیبی ئەحل حەقیدانیا بە نەزەرە جەنابەت ئەمە تەفسیرە ئەمە تەرجمە نییە کاک عەلی. قەیس خەزعەلی خۆی تەیاری سەدری بوو لە ئەسڵا نازانم. بەڵێ تەیاری سەدری بوو لێودا ئێران دعمی کرد بەڵێ حتما دیارە شمولێویش. ئۆکەی لێ دەما بڕە. إن أحلناهم للقضاء تمت تبرئتهم مع شديد الأسف. ئەڵێ کە دامانن بە دادگا بەداخەوە بێتاوانیان کردن تەبریئە یعنی بەبێ تەبرئەیان کردن بەرییان بەڵێ بەرییان کردن بەڵێ. أيها الشعب العراقي الحبيب لا أقول ذلك ضعفا ولا خوفا ففي التيار رجال أشداء وفيهم الكفاية كما يعبرون. ڕووی دەمیە کاتە خەڵکی عێراقی ئەڵێ من ئەمە لەنە لە ترسا ئێڵێم
نە لە لاوازیە ئەڵێم تەیاری سەدی خەڵکانێکی تایە کە بەتوانا و بەهێزن توانای اینیان هەیە گۆڕانکاریان هەیە بڵێن من ناحية العدد والاستعداد للتضحية لە ڕووی ژمارە و چەندایەتی و چۆنایەتی و بۆ تەضحیەدان بۆ جزاهم قوربانی الله ألف جزاء الخير لكن أقول هذا لكي تعم الفائدة السماوية والتوفيقات الإلهية للجميع ئەمە ئەڵێم بۆ ئەوەی تەوفیقاتی سەماوی یانی ئەوەی کە لە ئاسمانەوەیە ئەو نازام تەوفیقات بزەبت چییە هدایەتی هەموو کەس بگرێتەوە وأنا على يقين أن أغلب الشعب قد سئم الطبقة الحاكمة برمتها من ئەڵێ گومانم نییە لە یەقینم کە خەڵک هەمووی بێزارە لەم دەسەڵاتە بما فيها بعض المنتمين للتيار ولذلك استغلوا وجودي لإنهاء الفساد ولن يكون للوجوه القديمة مهما كان انتماؤها وجود بعد الآن إن شاء الله تعالى طبعا هین خەڵک بێزار بووە لەم دەسەڵاتە حتا لە هەندێک لە سەدرریەکانیش ئەڵێ بوونی من بقۆزنەوە بۆ ئەوەی ئەوانەی کە هین کراون تەجروبە کراون تاقی کراونەتەوە و لەم فەساد و بۆگەنیا بوون جارێکی تر نەگەڕێنەوە ئەڵێ من ئەو پەیمانەتان پێدە من خلال عملية ديمقراطية انتبهوا رجاء من خلال عملية ديمقراطية ثورية سلمية أولا ثم لە ڕێگەی کارێکی دیموکراتی ئاشتی خوازیە ئاشتیانەوە ئەم کارە ئەکەین یعنی مەبەستی وی لە ڕێگەی شەڕ یاهینەوە کارێکی دیموکراتی شۆڕشگێڕی ئازارەوە عملية ديمقراطية انتخابية مبكرة ئەمە یەکەم داوای عملیە داوای کردارێکی انتخاباتێکی مبکر ینی بەزووی نەنە مبکر ینی زووی بەزووی پێشوەخت بەڵێ بعد حل البرلمان الحالي دوای حەلکردن یا هەڵوەشاندنەوەی پەرلەمانی ئێستا کە پەرلەمانی ئێستا هەڵوەشایەوە انتخاباتێک هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بدرێت نعم لست طالبا لسلطة ولا عندي مغنم شخصي لي أو لمن يلوذ بي ولا أنا طالب لإراقة الدماء لكني وفي شهر الإصلاح أطلب الإصلاح عسى أن يكون ذلك بابا للتوفيق كاكا بيقرا لقرا مصطلحيكي سياسي هاورد يكجار مصطلحيكي جرينج بو شهر الإصلاح وانية مانجي محرمي كرد بمانجي إصلاح زۆر دقیق بوو ئەو تێبینێکی زۆر دقیق عجب دەسێکی وەشان نەم هەتیوە بێزەحمەت ئەو ڕستەیەتەوە تەرجمە کەرەوە کاک عەلی وڵا کاک ئەگەر بگەڕێنی تۆەوە عەزیز سلطة ولا عندي مغنم شخصي لي أو لمن يلوذ بي ولا أنا طالب لإراقة الدماء لكني وفي شهر الإصلاح أطلب الإصلاح بەڵێ ئەڵێ من مەغنەم یعنی لە غەنیمەوە هاتووە لە دەستکەوتەوە ئەڵێ من دەستکەوتێکی شەخسیم نایە بۆ خۆم یان ئەو کەسانەی لە چواردەوری منن
من لەم مانگی ئیسلاحا لەم مانگی چاکسازیە داوای چاکسازی و گۆڕانکاری یەکەم. عسى أن يكون ذلك بابا للتوفيق، وعلى كل محبي الوطن وعاشوراء الإصلاح. تەواو کاکە ئەو دەستەواژە عەجەب قودرەتمەند بوو. ئاشورا ئیسلاح عەجەب دەستەواژەی قودرەتمەندێکاوە. بەڵێ کاک عەلی فەرموو. ئەڵێ بەڵکو ئەم ئاشورایە ببێ بە ئەو گۆڕانکاری کە ئێمە ئەمانەوێت. ئەم مانگی ئاشورایە ئەم لەم مانگی ئیسلاحا کە ئەو ناویە بات. أن يسيروا نحو الإصلاح والله ولي التوفيق. ثم إن على الثوار والمعتصمين الأحبة الأعزة البقاء والاستمرار على اعتصامهم لحين تحقيق المطالب. ثم أوجه شكر الجزيل إلى القوات الأمنية البطلة وإلى كل من ساند هذه الثورة العراقية الأصيلة. ئەمەی گرنگ بوو کە لە ئاخیرا داوا ئەکات لە ئەوانەی کە بەشداریان کردووە لە ئینقلابیون و متحسنین بەردەوام بن. ئەمە کارێکە هەتا وەکو جێبەجێگەیشتن بە ئامانجەکانیە. متحسنین ئەو کەسانانەوە بەس دائەنیشن لە جێگەیەکا بەس دائەنیشن. ئەمە فەرهەنگی شیعە. ئەوانەی مەبەستی ئەوانەی ناو پەرلەمانە. بەڵێ تەحەسن ئەکەن دائەنیشن لە جێگەیەکا. بەڵێ متحسنین ئەوانن کە تەحەسن ئەکەن دانیشتون بەس دانیشتون نایەنە دەرەوە حتا بە مەقسەدە خۆیان ناگەن ئەویش ئێژێ بەردەوام بنومێنە دەرەوە. دروستە کاک عەلی وای وت. بەڵێ زۆرتەوە ئەڵێ هەتا جێکردنی ئامانجەکانتان ئەبێ بەردەوام بن. ئەگەر تەوەجۆیش بکەن بارها خەریکە دەستەواژەی سەورە بەکار ئەوات لە زۆر شوێنە بەکاری هێناوە. فيد الإمام الحسين مقتدى الصدر. شكرا. ئەوە تێنەگەشتیم چی ئیمام الحوسێن مقتەدا سەدر پێش ئەوە وإلى كل من ساند هذه الثورة العراقية الأصيلة حفيد الإمام الحسين مقتدى الصدر. شكرا لكم. بەڵێ حەفید یانی وەکوڵی نەوە یان نەوەی ئیمامی حوسێن مقتەدا سەدر. زۆر سپاس. زۆر سپاس کاک عەلی، دەست خۆش بێ، بسیار عالی بوو. خەتابێکی بسیار مهمە سیاسی بوو، زۆر مهم بوو ئەم خەتابە و عێراقی گۆڕا هەتایە. ئەم خەتابە خەتابێکە کە احتیاجی بەکردنەوە و چاوپێخشاندن هەز لە زەوایای جۆرا و جۆر و تا من بێژم ئەم ئاغا دەقیقەن ئەم خەتابەی بۆ کرد. ئەوەڵەن بابزانن ئەم ئاغا متاڵباتی نەوردە بەردەمە حکوومەتە عێراقی، متاڵباتی هاوردە ناوە خەڵکی و داوای کرد لە خەڵکی بە ئینقلابە مردمە عێراق پەیوەست بوون. لذا وەختێ ئێژەی یا ئەیوهە الشەعب العێراقی لە ئەوەڵ و دەسی پێەکە لە ئەقوام جۆرا و جۆر و ئینتمای جۆرا و جۆر و تەمامە خەڵکی عێراقی پێچاوە لەگەڵ خۆیان. و بعد تێنە ناوی سوخرانەکەی دەست خۆش بێ کاک عەلی سەفەرموو و جەنابەت بە تەور کولی بێژە چی لێ تێگەیشتی قسەی خۆت بکە و تا منیش بێمە سەر تەحلیلی. زۆر سپاسان دەکەم. وەڵات دیار بوو پێش من کاک ژنۆکە دەستی خۆش بێت چەندینێکی کرد، بەڵام ئیتر منیش لەگەڵ ئەوە تەواوم کرد قسەکانی وەکو هەر خۆیش داماژەر پێ کرد ئەو ڕووی دەمی لە خەڵکەکە و ئەڵێ ئێوە تەوەهم نەکەن کەوا تێبگەن ئێمە ئەمانەوێت چەند مەکسەبێکی تایبەتی بۆ خۆمان بێت، ئێمە ئەمانەوێت گۆڕانکاری بکەین، ئێمە ئەمانەوێت فەساد ڕیشەکێش بکەین، ئێمە حتا ئەگەر لە ناو تەیاری سەدری شابێ تەڕەدود ناکەین، یعنی هین لەوە پاشگەز نابینەوە کە سزای ئەو کەسانە بدەین
بۆی ئێمە ئەمانوێت لە نەک لە ڕێگەی شەڕ و شۆڕەوە بڵین، لە ڕێگەیەکی شۆڕش گێڕانەی دیموکراتی و سنووقەکانی دەنگدانەوە ئەم گۆڕانکاریانە بکەین. وئیتر تەمان ئەم مانگی ناونامانگی ئیسلاح و مانگی ئاشورا و ئەو شتانە مجمەلی قسەکانی ئەوەیە کە ئەو بەردەوامی شەوێ داوا لە متحەسنین و معتەسمینەکات بەردەوام بن لە کارەکەیان هەتا بەجێهێنانیانی بەردەوامە بێت. من ئەوەی تێگەیشتوم لێ. زۆر سوپاس. عفو دەست خۆش بێ مامۆستا عەلی، بەڵام لە دوو شتەدا موقتەدا سەدر مامۆستا عەلی ئەگەر تەواو دیقەتی قسەکانە کرد لە ناڵژێدا و لە بزماریش لە جێگایەکەوە ئەو خەڵکەی کە لەگەڵیەتی دەستخۆشیان لێ ئەکات دووبارە ئەچێتەوە بۆ قودرەتی خۆی کە قودرەتێکی ئیلاهیە، ئیلاهی ئەم تەوفیقە و ئەم قودرەتەی پێبەخشیوە. ئەم قودرەتەی موقتەدا سەدر کە مەردوم دوای کەوتووە قودرەتێکی ئیلاهیە، سوپاسگوزاری ئەڵڵا ئەبێت. باشە؟ یعنی کارەکانی هەم ئەیخاتە قودرەتی ئیلاهی، هەم لەم لاشەوە ئەیخاتە قودرەتی مەردوم، لەم لاو قودرەتی مەردومەکە لا ئەباتەوە ئەیخاتەوە قودرەتی ئیلاهی. اینجا دوای ئەوە قسەکەی بزار لەسەر نووری مالیکی بوو کە وتی من خوێنی کەس ناڕژێنم، تاک ناڕژێنم تاک پێی وابێت. بزار لەسەر نووری مالیکی وتی خوێنێ هەڕەشە من هیچ عوقدێکم لەسەر کەس نییە، بزار لەسەر یەکێ بێت. من گەرەکمە ئەو مردومە لەژێر ئەم فەسادە دەریان بێنم، لەژێر ئەم نەهامەتیە دەریان بێنم، ئەو میلەتە ئیسلاح دانیشێت، ئەو کەسێک کە ئەم عێراقی خۆش دەوێت. هیچ مشکلەیەکمان لەگەڵ تاکە شەخسیانی و حەزیش ناکەم خوێنی کەس بڕژێت. ئێمە حەز ناکەین خوێنی کەس بڕژێت و ئێمە ناگەڕێنەوە بۆ ئینتیخاباتە یا شتێ هەفتاوسیانی خۆمان هەیە و هەفتاوسێشم هەیە و داوای ئەوەش ناکەم کە چواردەوری خۆم ببم بە شتێک بۆ ئەم عێراقە. مع الأسف ئەو کەسانەی کە ئێمە بە شدەت دامان بە دادگا، چۆنەڵێ بەڵگەنامەی شدەتمان هەبوو، قودرەتدارمان هەبوو کە ئەمانە فەسادن بوون بە فەساد، کەچی دادگاکان تەبریئیان کردن و ئازادیان کردن وتیان بێگوناحن ئەمانە. یعنی ئەڵێ بە تەواوی بەڵگەی بە قووەترین بەڵگەی ئەمانە تەحویلی دادگاماندان ئەمانە و لە دادگاکان ئەمانەی بێبەری کرد و بەرەئەت دەرچوون و بە حەیاتی ئێمە ڕێ بە من نادەین ئەڵێ کە بگەڕێتەوە بۆ ئەو فەسادە و داوا واش تێ بگەن ئێمە داوای شتێکەکەینەوە تا 73 کورسیشمان هەبوو داوای هیچمان نەکرۆ داوای ئەسلاحەکەین بۆ تەواوی ملەتەکان بە هەموو ئەدیانەکانەوە. ئەوەشی کە کەمینەیە، ئەوەشی کە لاغێردینە ئەڵێ، یعنی حتا باسی لادینەکانیشی کرد کە وتی هەیە مەسەلە لادینیشە. دەستان خۆش بێت. کاکە دەستان خۆش بێت. ئۆکەی، ئێوە دوێکە و پێرەکە و پەس فێرەکە و ڕۆژانی تر شاهدە تەحلیلە ئێمە لەسەر ئەوزاعە عێراق بوون. ئەو خەتابەی ئمڕۆی موقتەدا سەدر تەمامە ئەو قسەگەلەی کە ئێمە کردمان پشڕاسی کردو و خوێندنەوە دەقیقەکەی ئێمەی دادەرەوە. دوای ئەم سوخەنڕانیە موقتەدا سەدرە یا ئێشێ موقتەدا سەدر بکوژن یا عێراق تازە ناگەڕێت و قۆناغە دووە، تەواو عێراق گۆڕیە. ئەم سوخەنڕانیە چەند فەرازە گەورەی واتیە. یەک، با من پێناسەیە لە موقتەدا سەدر بکەم. موقتەدا سەدر تەنیا فەردێکە کە دەسی بە ئیدئۆلۆژی گرتگە و دارای پایگاه مەرجعیەت و دارای نیابەتە سەیدیش هەست. ئەمە نوکتەی ئەوەڵە. دوو، موقتەدا سەدر لەگرا خەتابێکی بسیار زیرەکانەی سیاسی ئەکات، یعنی هەم لە مەفهومە دموکراسی استفادە ئەکات، هەم لە مەفهومە ئینقلاب استفادە ئەکات، هەم مؤسسات و دەوڵەت بەناوە لە بینچوونە تەمامیەتە عەرزیە عێراق، بەناوە گەڕانەوەی ئاشوب و هەرج و مەرج و خاڵۆتێکە و لالۆ بخۆ لە سوخەنڕانیەکەیە دوور ئەکاتەوە. یعنی من دژت دەسەڵاتە گشتیە مەردم نیم، لەگرا خەریکە
ئاماژە ئەکات بە مەسئلەیەک ئیتر عێراق ناگەڕێتەوە. بەچی عێراق ناگەڕێتەوە؟ بە ناونیان و ئینتخابکردنە مەنگە محەڕەم بۆ ئەم حرەکەتە تەحەسونی و داخستنە پارلەمانە. ئەمە نوکتەی ئەوەڵ. نوکتەی دووەم، دروستکردنە دەستەواژەی سیاسیە، ئاشورای ئیسلاح، ئاشورای ئیسلاح. ئەوە تازە بوو بە دەستەواژەی سیاسی لە ئەدەبیاتە سیاسی تەشەیوعی ئیدئۆلۆژیکیە. کەواتە ئاشورای ئیسلاح تازە ناگەڕێتەوە، یا وەکو حوسەینی پێتێت یا تڕۆ ئەوێ تا هەتاتایە لە ناوە تەشەیوعە. دەنا ئەم کابرا ئەم دەستەواژەیە هەڵبژارد، ئەو اتفاقی بۆ کەفی ئەم ئاغا خەریکە ئێژێت. ئەو نایژە من ئەگەڕێمەوە بۆ مؤسسات، ئەو نایژە من ئەگەڕێمەوە بۆ دەستگاهە قەزای عێراق. ئەو ئێژێت خەڵک بڕیاری داگە و ئێمە کەوتکینە بەرە خەڵک تا مابەقی خەڵکمان پێ بچەسبێ. سەدریەکان جزئێکن لە خەڵکە عێراق، جزئێکن لە خەڵکە عێراق و کەوتک لەسەبەر. لذا و داوا ئەکا پارلەمان هەڵوەشێتەوە و انتخابات پێشوەختە بکرێن. جا ئێستاگەر انتخاباتە پێشوەختە بکرێت چه اتفاقێکە کەفێ. ئەو شاید وا بخوێنێتەوە کە ملەدەن بە انتخاباتە پێشوەختە، یعنی ئەو بە بیانوویە انتخاباتە پێشوەختە ئیستە خەڵک بێرێتە ناوە بازار و شەقام، هێزکەشیە خەڵک ناوی شەقام بێت و ئەو حریفەکان لە بین بوات. عملەن تەبدیل ئەوێ بە قیام و عملەن تەبدیل ئەوێ بە دەستە و یەخەبوونە لە ناوە خیابانەکانە تەک یەکتریا. ئەگەر وها اتفاقێکیش نەکەوێ مل بدەن بە انتخابات یان هەڵبژاردن، ئاغای مقتەدا سەدرێک کە 273 کورسی هاوردگە استعفا ئەدات، نایەتە ناوە دەسەڵات، پارلەمانە گەندەڵ ئەشێوێنێت. مطمئن بن لە دەورە بەعدیا میزان ڕەئیە کتێرێتی 2 بەرابەر ئەم ڕئیسە وایستا هاوردی. بۆ چون ئەوەڵەن زۆرە خۆی خەریکە نیشانەدا، نیشان ئەدا قودرەتی هەز، هێزی هەز، توانایی هەز، ڕەحبەرە و پارلەمانی شێوان و انتخاباتی هاورد و تەواوە مؤسساتی لە کار خست. ئەمە لە دەورانێکا و لە عێراقێکا کە عەدەمە قەتعیەت، خاڵۆتێکە و لالۆ بخۆ، فەساد، سکتەریزم حاکمە، مردمەکەی مستەئسەل کردگە. هەر کەسێ بە قاتعیەت بتوانێ ئەم فەزا کەسیفە کۆ بکاتەوە، دەنگێکی فرەتر ڕاتە پشتی. لذا ئەم بازی ئەم ئاغا کردگیسی محکەم بوێسێ و نەیکوژن تەواو عێراقی گۆڕا و ڕواڵەتە عێراقیشی گۆڕاکە. تا ئەم دقیقە ئەم تەحلیلە بگرن و من بە وردی تێمەسەری من بەداخەوە تەواوی سوخنڕانیەکەم دەقە بە دەقە لە بەردەستا نەبوو. یارێکی خۆمان زەحمەتی کێشا گوگل ترانسلیتێکی فارسی کردو، بەڵام سەروبنی نییە گوگل ترانسلیتە فارسیەکە، دەنا تیکە تیکە تەفسیرمانە کرد. جایسە کەسێک کە قسەی هەبوو بفەرمێ تا من قۆناغگە لە بەعدیتان بۆ بەحسکەم. فەرموو کاکتا. سڵاو یاران، سڵاو لە مۆدەکان و کاک پەیمان و سپاسی کاک سەردەشت و کاک عەلی و کاک جونەکەی جەکەین بۆ ئەوەی کە زەحمەتیان کێشا تەرجمەیان کردووانە. وەڵام من گەرەکم بۆ ئیشارە بە یەک دوو شت بکەم. من ئەوڕۆ لە ژوورێکی چاکە دوایی ئیتر مەجالی قسەکردنیان پێ نەدام، هەر ئەوەم وەت کە ئیستا ئەیڵێم ئەوەی کە دوو شت لەم پەیامی موقتەدا سەدرا زۆر گرنگە و ڕابردووی ئەم بنەماڵەیشە بە حوکمی ئەوەی کە خۆیان لە ئەو 7 نەفەرەکەی ئیمام حسێن و ئیمام حسێن ئەزانن کە هاتن شەڕەکەیان کرد و سووری جەیان زانی کە بە حسابی خۆیان شەهیدە بن و ئەوانە ئەمانە بە باوکیشیەوە بە بنەماڵەکەیشەوەنەوە خۆیان لە عێراق ئاوا پێناسە کردووە، یانێ ئیمام حسێنیە ڕاستەکانن. لەلایەک تریشەوە باوەڕیان بە وەلایەتی فەقیه نییە. ئێران وەلایەتی فەقیهە، تەنیا شتێکیش کە لەگەڵ سیستانی تا ئیستە ماوەتەوە و سیستانی نەتوانیوە فڕێبدا هەر ئەو شتەی کە کاک پەیمان لە شەوانی ڕابردوو لەسەر منتەزیری و شەریعەت مەداری و ئەوانە ئیشارەی کرد کەوتی مەلا فڕێداوانە، ئەوە بووە کە سیستانیش
باوەڕی بە وەلایەتی فەقیه نییە، فعلەن سازشێک لە بینیانە هەیە، بەڵام واقعیەتەکەیشی ئەوەیە گوایە موقتەدای سەدر و باوکیشی وەختی خۆی وتویانە ئەبێ مەرجێعی تەقلیدی شیعە لە عێراقا عێراقی بێ. هەر بۆیە ئەوەیش کە نزیکە کە لە داهاتوویەکی نزیکە هەر ئەوەی کە کاکوێمان فەرموویان شەوانی ڕابردوو ئیتر ئەم مەرجەعی تەقلیدی چە وەک سیستانی و ئەوانە ئەمە فڕێ ئەدرێتە یانێ ئەولاوە. ئەوەیش کە بەڕاستی لە بیرمان نەچێ یاران حتمەن لە بیریانە کە موقتەدا سەدر ئەمڕۆ لە پەیامەکەیە ئەڵێت من ئیمام حسێنیم و نەوەی ئیمام حسێنم و ئەوەی ئاخرەکەی کە من عەرەبیەکەی خۆم تا ڕادەیەک تێگەیشتم و ئەوانە هەر ئەوەیە کە شەوانی ڕابردوو کاکپەیمان تەحلیلی کرد و ئەم کابرا خۆی ئامادە کردووە بۆ ڕەهبەریکردن لە عێراق و احتمالێکی زۆر لە ئایندەیەکی نزیکە خۆی چی ئەکات بە ئەو مەرجەعی تەقلیدەی کە خۆیان و بنەماڵەکەیان باوەڕیان پێ بووە، ئەوەی کە هەم خەتی عەلی و ئیمامی حسەین و 7 نەفەرەکە و هەم شیعەی ئەبێ عێراقیش بێ مەرجەعی تەقلیدەکە. ئەو دووشتەی بە نەزەرم زۆر زۆر مهمە کە تەوەجۆی پێ بکەین و هەر ئیشارەیش بەوە ئەکا کە ئەڵێتر ئێمە سازش ناپەزیرین و خۆمان ئامادە کردووە بۆ شۆڕش. ئیستە کە خۆی ئامادە کردووە بۆ شۆڕش و بۆ گۆڕان لە عێراقا، بلەخەرە ئەم گۆڕانە و ئەم گاردەی کە موقتەدا سەدر ئەیگرێ مەسەڵەن تەنیا ئەو جەماعەتی شیعانە نین کە ئیسە مخالفیە، تەمامی دازم و دەستگاهای و بەتایبەت بە قەولی خۆی جەماعەتی مفسدین ئەگرێتەوە بە حەلیمی کوردستانیشەوە. ئەوە زۆر بە نظری من مهمە، ئەوەی کە ئەمڕۆ لەو ئاخرە بیناو ئەیڵێ باسیەکە. زۆر سپاس. کاکە ئیجازە بوو لەسەر قسەکانی کاکتەها ئەگەر ئیجازە هەیە کاکتەها جان، عێراق بۆ بە چەند پارچەیەک و چەندەها ئەمامە بەسەری لێیە. سوننەکان وەکو ئێمە کە سوننەین و من چوومەتە بەغا، هیچ سوننەیەک زۆرینەی موقتەدا سەدریان هەر پێ قبوڵ نییە. ئەزانن کە لەنا بەشداریە لە هەموو فەسادێکە، بەشداریە لە کاولکردنی شار و شارۆچکەکانی سوننە مەسابەکان، باشە بەشداریکردنیەتی لە ئەیدامکردنی سەدام حسێین، یعنی بە هیچ شێوەیە موقتەدا سەدریان قبوڵ نییە. موقتەدا سەدر وا لەو خەڵکەی دەوروبەری تێ ئەگەیەنێ کە ئەمانە نەوەی ئیمامی عەلی و ئیمامی حوسێنن، ئەمانە لە سەردەمێکە ئەم عێراقی ئەمانەی کە ئێسا بەغدا و عێراق ئەوان حکمیان کردووە. باشە سەحابەکان کە ئەمانیش نەوەی سەحابەکانن، ئێسا ئەبێ ئێمە ئەو ئیسلاحات بکەین. ئەوە لای خەڵکی عێراق قابلی قبوڵ نییە ئەم بگەڕێن نەوەی سەحابەی لە سەردەمێکە لە شەڕی سەحابەکانە کە شەڕ کراوە لە کوفە و لە بەغا و ئەمانە کە ئێسا تەرمەکانی سەحابەکانیش کە لەوەیە، ئەمیش ئەیگەڕێنێتەوە بۆ ئەوە تا ئێمە منیش لە بەشکە سەحابەکانم نەوەی ئەوانم با من بیکەم، با من حکمی ئەم ئیسلاحە بکەم، ئەم ئیسلاحە با من بیکەم، خەڵکەکە ئاوا تێگەیەنێ، خەڵکە ئەمە قبوڵ ناکات. کاکە ئێوە بڕۆن کاک پەیمانجان، تۆ بڕۆ منتیقەی سەدریەکە. دقیقە بێ سبراکەم، یعنی چی خەڵکەکە ئەمە قبوڵ ناکە؟ ئەم خەڵکە کێس قبولی ناکە، یعنی انقلاب ناکە نایەتە ناوە خیابان. یعنی تۆ پێت وایە ئیستا ئەمەی وا لە ناوە پارلەمانە مرۆچەن؟ کاکە گیان بێسە عەزیزم، تۆ خوێندنەوەکانە غەڵەتە. ئەوەڵەن بەعسیەکان نەوانە ناوە دەوڵەتی عێراقا نەتەوانە ئینتفازیان لە عێراقا هەست. تۆ لە باشترین حاڵەتا دیعاییان کردوتیان ئەمانە داعش بوون، هاتن مووسڵ و ئەنئەباریشیان کرد، حەچی سونیە قڕیان کرد و دەرچوون. باسی چیەکەی کاکە چۆن ناتوانێ بیکە؟ کابرا خۆی بە ئینسانێکی ئیسلاح تەڵەب و ئیسلاحگەرە فەساد خەریکە معرەفیەکە.
و خەریکە بە خیتابە سکتی و فرقەیی قسە ناکا، بە خیتابە ملی قسەی کرد وەتەنە عێراقیشی تێخست سەوای ئەوەی کە ئەدەبیاتە شیعەیشی تێخست لە ئەووەڵۆ لەگەڵ خەڵکە عێراقا بە هەموو توێژەکانیا قسەی کرد. فەرمایشە فەرمووی کابرا هەم بازیە قانونی ئەکات، هەم بازیە سیاسی ئەکات، هەم هێزە ئیجتماعی هەز، هەم نیرویە نظامی هەز، هەم دەسەڵاتە ماڵی هەز. بعدیشی سەدام حسێن باوکە ئەو دوو برای ئەوی کوشتگە، وەلی خانەوادەی ئەوان نەچوە ژێرە چەترە ئێران وەکو خانەوادەی حەکیم. دروسە براکەم ساڵە 99 سەدام حسێن مەگەر باوکە ئەم دوو برای ئەمی نەکوشت دەی ڕوویە سەدامیشی نا ئێدام کرد. سەدام ئەوان ئەو تۆمەیان بۆ دروست کرد لە دادگاکە شەو تەواویشی سەلمانی وتی کاری بەکاری بەحسەوە نەبووە. کاک پەیمان نا آخر ئەو خوێندنەوەی غەڵەتە، ئەوە خوێندنەوەی کاک پەیمان سیاسی نیە، ئەوە خوێندنەوەی خوێندنەوەی مقتەدا سەدیش ئەم خیتابەی هەموو کەسی عێراق پێی قبوڵ نییە. کاکە گیان هیچ کەسێ هەموو کەسێ ناهێنێت، هیچ کەسێ هەموو کەسێ ناهێنێ. ئەوەی تێتە مەیدان زۆری هەست مشتەکەی ئەیوەڕێ ما بەقی زۆر و بۆر تێرێتە پشتەخۆی. تەوەجۆت کرد براکەم فەرموو. کاک پەیمانجان تەواوی مردمی عێراق ئەزانێکە کاکنۆکە خەجاڵەتی نیە بلەحزە کاک شاهۆ هەندڕایست کرد من قبولتم کرد نازانم بۆ چەند ناتانی بیتە سەرە و شگەف شاهۆ لە ڕوومەکە بچۆ دەرەوە دەفعیتر بێرەوە هەندڕایست بکە مەمنون. فەرموو کاک. دەسە خۆش بێ کاک پەیمان ئەو قودرەتەی کە مردمی تەواوی عێراق ئەیزانێت من لایەنگرانی سەدر ناڵێم تەواوی عێراق ئەیزانێت کە ئەزانن لە ئەوەڵ دەقەوە ئەم ئەساساتەی کە ئەم حکومەتێک لیا دروست بووە مقتەدا سەدر ئەوەڵی بووە ئەوەڵی دەستباڵای هەبووە هەموو کارێکی نەبووە تاریخەوە نایژێ اجازە بدە عەزیزەکەم کاک جنۆکە لوتفەن خانەشە خۆت کۆتاح بکە تەواو. ئەو خانشە کابرایەکە بە حب و بغض و ئەیکات کابرایەکی سیاسی و ڕەجل سیاسیەک نییە. ئەو خانشە غەڵەتە تو ئەیکەی بەڵام نەزەرە جەنابتە نەزەرە جەنابیشت محتەرەمە کۆنکرێتی کەرۆبی کە 2 دقیقە 3 دقیقە باوەنە وەختمان نەڕوا جەنابەت ئێژی مقتەدا سەدر ناتوانێ غەڵەتی کرد تەواو باسیەکان نایەڵن تۆ وایژی تر وان نەوت کۆی کەرۆ لە 2 دقیقە 3 دقیقە دەم خۆش من ئەڵێم هەموو قسەکانی چرت و پرتە و غەڵیتی کردو هیچ شتێکیش ناتوانێت بکات کوشت و کوشتار دروستە بێت بەڵام هیچ شتێکی کارێک باشە ناتوانێت بکات. ئەوە قسەی منە. دەست خۆش بێ مەمنون. فەرموو کاکتا جوابی کەس نەدەن و بێ زەحمەت آخر منیش گرەکم کۆتا هەرگرەکمەوە بڵێم کە نەبێ بە جەڕوبەسی 1-2 نەفەرەوانە بەڵام یەکشت پێویستە کاک پەیمان جوابدانەوە نییە. ئەوەڵەن ئێمە ئەوە بزانین کە مەعاونی مقتەدا سەدر یەک دانە کووردە کە فەیلیشە مەعاونی کە دەسەڵاتی دوای مقتەدا سەدری هەیە بە پێی دەیان خەبەر و ئەخبار کە من لە ڕابردوودا ئاگادار بووم نزیک بە 1 ملیۆن فەیلی لە بەغدا و لە حەتا خانەقین و دۆروبەر و ئەمانە گشتیان ئەمانە ئەمڕۆی لایەنگری مقتەدا سەدرن. ئەمە بە معنای ئەوە نییە کە ئێمە پشتیوانی مقتەدا سەدر بکەین. ئێمە واقع لەباری سیاسیەوە مۆزوعەکە هەڵە سەنگێنین و باسیەکەین وانە 600,000 کوردی شەبەک و بە دەوروبەری شەبەکەکانەوە ئەوانە کە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە بە حکمی ئەوەی کە ئەم کوردانەی حەلیم بەرخوردی خراپیان پێکردن ئەوانە نمایندەی خۆیان لە پارلەمان و مەجلیس و ئەوانە بووە ئەمانەش دیسانەوە ئەمڕۆ پشتیوانی مقتەدا سەدرن. ئەوەی کە منزورم ئەوەیە کە گەرەک نییە جوابی کاکە جنۆکە بدەمەوەوانە بەڵام ئەو ئینەی ئەو هەر ئەوەیە کە کاک پەیمان فەرمووی لە خۆ دەکرێت منیش هەبوو بغزم لە مقابلی مقتەدا سەدر یا مالکی هەر کامیانەوە بێ بەڵام ئەمە واقعێکی ڕۆژگارە. دوای ئەوە سونیەکان بەڵە ڕۆشن بووە بۆمان بێدەسەڵات کەوتوون بەڵام هەر وەک نفوسیش بێ سونیەکان ئەگەر لایەنگری مقتەدا سەدریش نەبن لە مقابلی ئەم شیعانەی سەر بە ئێرانەوە ئەسڵەن لایەنگری ئەوان نین. منزورم ئەوەسە هەموو زەمینەیەک ڕەخساوە بۆ ئەوەی کە مقتەدا سەدر
لەم عێراقا ببێ بە نیروی یەکەم و ببێ بە ئەو شتەی کە خۆی داوای ئەکاوانە ئێمە ئێمە ناکرێ خۆچون چون ڕقمانە لێیان وێ ئەمە هەم تەحلیل هەم بەرحاڵ هەڵسەنگاندن و سەنگومەنی واقعی ڕۆژ ئەەکەین ئەوە واقعیەتێکە ئەیتر خۆ ئەئیستە یەکێتی و پارتی ئەوەندەی مقتەدا سەدر لایەنگیری کوردیان نییە ئەو واقعەکە کارم نییە بەوە کە ئەمانە لە جبهەی کوردیەتانین و ئەوانە بەڵام ئەوە واقعەکە ڕۆشنە عەلەنی زۆر سپاس ممنون کاک تەها. کاک سەربەست و کاک عەلی نازانم ئەگەر گەرەکتان بوو قسە بکەن مایک لێ بدەن. کاک سەردەشت کاک کێوان بەخێربی فەرموو. سڵام کاکۆ، سڵام یاران، ماندوو نەبن، شەوتان بەخێرە. من حەقیقەت گەرەکم و نوکتێکی تیا شارەی کردو و ئای مقتەسەدر فرە جاڵە بوو ناو قسەکانیە. ئەوەڵەن وتیو من ئەم پارلەمانە شرکەت ناکەم، ئەم پارلەمانە کە جێگەی فسادەوە نەوعی غەیرە مستەقیم وتی. بعد شارەی کرد کە ناو گروپەکان ئێمەی فاسد هەز و فاسد بووە و ئەمانە لای ئێمە چوون و چوونەتە ناو گروپ فاسدەکان. ئێمە شکایەتمان لێ کرد پەنابەرمر بە قەزا و قوەی قەزاییە بەنەوعەیە دادگای عاڵی، بەڵام تەبرئەیان کرد. ئەم لێرە ئەوانەی کە فاسد بوون لە خۆیانەوە لکانیە فاستەکانی تر جبهەی دشمنی مشەخەس کرد، وەلایەتی چۆ حکم و دادگای عاڵی عێراقی بە نامەشرۆ زانی کە کومەک فاستەکانەکات و دوو ڕێگەی خستە بەردەست نەیارەکانی لە دادگا. تازە دادگا مەشروعیەتی نییە چون کومەک بە فاسد دەکامە یەک تەنیا ڕێگەیش ئەوەسە یا انتخاباتە کە وتی زود هەنگام یا ئەوەسە کە شێمە انقلاب مەردمیکەن یا سراعە یا شێ انتخابات زود هەنگام کرێ یا انقلابە. دوو ڕێگێتی نێشت بۆ تەرەف مقابل. مەمنون یارە. عایشەکەم دەستی جنابەت خۆش بێت. فەرموون یارە. کاک تەها فەرموو. کاک تەها ڕەحمانی. بەڵێ سڵاو ڕێزمە لە خزمەتتاندا، یاران بەخێر بن. ئەوەی ڕاستی بم پێم وا بە خەتابەیەکی زۆر زیرەکانە بوو، زۆر سیاسیانە بوو و هەرکات چەندین ڕەدا میدانەکە کە نە بتوانن بە توندڕەوی بە ئاژاوەجێڕی و بە مەسائلە بیان هەوێ دەمکوتی بکەن یابەری پێ بگرن یاوەی کە ئیتهامی لێ بدەن و بیان هەوێ محکەمە هەم لای محکەمەی لێگرتن هەم لای کولەن مقتەدا بسیار زیرەکانەوە زۆر بە هۆشێکی سیاسیانەوە ئەم خەتابەیەدا و پێم وانییە هیچ کامێک لەو گروپانەی کە ئەوڕۆکە لە مەیدانی سیاسی عێراقدان توانایی ئەویان هەبێ بتوان لە بەرابەریە بوەستنەوە و هیچیان ئەو دەرایەتیان نییە کە بتوان بە زیرەکی ئەو کۆنتڕۆڵی ئەوزاعەکە بکەن. لە بابەتی خەڵکیشەوە خۆب خەڵک ئێمە دەبینین عەمەلەن ئەوەی کە ئەمڕۆکە خەڵکە ئەوەی وا لە پارلەمانی عێراق دانیشتووە و کۆنتڕۆڵی پارلەمانی کردووە. ئەگینا تۆ هاوکات دەبینی هەتاکو ئەم لەحزەیە ئەوەی کە خۆی بەخۆی دەڵە کوردی قەومی ئێتنیکی و جەریانهای سیاسی کوردی ئێمە دەبینین لەم بەلبەشۆیەدا کە دروست بۆ لەم 3-4 ڕۆژەدا دانیشتوون لەسەر سێکس لە کۆمەڵگەی کوردیە گروپگەری 100 نەفەرە و 120 نەفەرە دەستنە ژوورەکان دادنیشن لەسەر سێکس قسە دەکەن. وا خەریکن تەواو بە شێوەیەکی زۆر سیستەماتیک ئەسەن خەڵک منحرف دەکەن لەم جەریانە کە ئەنگار هیچ نەبووە، هیچ شتێک ڕووی نەداوە، ئارامە وڵات. تەنیا ئەوان دەیان هەیە بە شێوەیەکی کاتی ئەوزاعەکە بگوزارێ بۆیان فقط بەلبەشۆیەک دروست نەبێت و ئەوەی کە لە عێراق ڕوودەدا نەکێشێتە حەلیم. ئەگینا نەدرایەتی سیاسیان هەیە، نەتوانایی شەقام جوڵاندنیان هەیە لە بەرامبەر سەدرداوە، نە لە نفوزی منتەقەیشدا من پێم وابێ هیچ کامیکیان لە جەریاناتی سیاسی عێراقدا بەقەت سەدر نفوزی منتەقەیشیان نییە. پێم وابێ ئەو ناسیۆنالیزمە ئەوروپیە حەدیاقل ئەفکاری عمومی جیهانی عەرەبیشی توانیوە تا حدودێک بکێشێتە پشت سەری خۆی بە دژایەتیەک کە لەگەڵ ئێران دەیکا. بە تایبەتی تۆ دەبینی
عروبە لەم چەند ساڵەدا کەوتبوونە ژێر ترسێک و وەحشەتێک لە دەوڵەتی ئێرانی کە خەریکە ئەیان خوا ئێستا کەسێک بەرز بۆتەوە لە عێراق پێی ناوەتە جێپێی سەدام حوسێن وە دژایەتی عێراق دەکات دەی خۆ تەبیعەتەن هەم ئەفکاری عمومی و هەم دەوڵەتانی عەرەبیش استقبال لەم شتە دەکەن و پشتیوانیشی دەکەن و ئەمە دەتوانێت بۆ ئەو حکومەتی زۆر زۆر گەورەی هەبێ من پێم وایە سەدر سەر دەکەوێت ئەگەر نەیکوژن یا ئەگەر دەستێوەردانهای جیهانی و ئەمریکا ئەوانە نایانەوێت دەخاڵت بکەن کە پێم وانێ ئەوانش ئەو تواناییان نییە ئەمریکا تووشی شکستێکی گەورە بۆ لە عێراق و پێم وانێ جورئەت بکاتەوە پێ بنێتەوە ساحەکە جارێکی دیکە دەستان خۆش بەڵێ مەمنون کاک تەها امیدوارم کە دەنگم بێت دەنگم بەڵێ تێت بەڵێ دەمە باش اوكي بزانن لەگرا اتفاق گەلێک کەوتگە کە ئیشێ مەدە نەزەرتان بێت یا تۆ کەسێک کە لە ساحەی سیاسیە قسە ئەکا بە جددی ئەزانیت یا بە ئینسانێکی تڕۆی بێسەر و بنی بێ وعدی بێبەرودوایی زانیت ئەوەی تەماشای کارنامەیە ئەوزاعە عێراقی کردوێت و ئستیسالێک کە مردمە عێراق تووشی بووگن لە دوای 91 و تا بە ئیمڕۆ ئەمانە وانە ناو شەڕ و گێرە و کێشە و فەساد و نەبوونە خەدەمات و غەرقە ئەمە بووگن لەگرا کابرایەتی قسە ئەکا ئەوەڵەن ئەوە من ئیعلامم کرد دوای ئەم سخنڕانیە موقتەدا سەدرە عێراق ئیتر ناگەڕێتەوە عێراق جاران تەواو موقتەدا سەدر لەگرا سەراحەتەن ئێژێ دەموچاوە کۆنە فاسدەکان ئیتر ناگەڕێن و ناوە دەسەڵاتە عێراق لەگرا ئیشارە ئەکا کە دادگاهە عێراق تەجروبە کریاگە و مفسدین ئەتوانن خۆیانی تیا تەبرئە بکەنەوە و بەری بکەنەوە مراجعە بە دادگاه ناکرێت لذا مراجعەکردنە بە بروکراسیە دەوڵەتی ناکرێت مراجعە بە ئارایە دموکراتیکە خەڵکە ئینقلابیەکە کە بۆ ئیسلاح لە مەنگە ئاشورای ئیسلاحە هاتکن ئەمە چهرەیەکی سیاسیە جددی کە ئیتمینانی هەست وە قودرەت بەخۆی و شک ئەوات بەحسەکرێ خۆی ئیشارە بەوەکە کە سەدریەکان جزئێکن لە خەڵکە عێراق کەواتە ئەم جزئە لە خەڵکە عێراق هەم قودرەتی هەست هەم پێگەی اجتماعی هەست هەم دەسەڵاتە نظامی هەست و هەم دەسەڵاتە مادی هەست لە هەمان کاتە دەسەڵات و شەرعیەتە 73 کورسیە پارلەمان و ئەکسەریەتە حیزبە بەرەندەیە انتخاباتە عێراقیشی هەست لە ابتدای قسەکانی شیوە لەبەر ئەوەی کە لە کایی سیاسیە قسە ئەکاوە سەرفەن ئینقلابیەک ناتوانێ عەمەڵ بکات دژە دەوڵەت و دژە ساختارە سیاسی عێراق نییە ولذا خەتابێک کە ئەیدا بە عنوانە ڕەهبەرە تەمامە عێراق قسە ئەکا تەمامە انقلابات سەرکەوتووی دنیا بە 3% كل جەمعیەت کریاگە 3% كل جەمعیەتە هەر کشوەرێ بێتە دەرەوە بۆ ئینقلاب ئەکرێت و کریاگە خب ئێمە ئالەگرا شتێک لە بەناو مماشات قسەکردن مذاکرەکردن و ئیمتیازگرتن ناوێنین من تحلیلەکان پێشووتراوتم ئەم ئاغا خۆی کاندیدە نەخست وەزیری ناکاوە سەرۆک وەزیران بەڵکو ئامۆزایەکی خۆی بەناوە جەعفەرە سەدر کاندیدەکە ئەم ئاغا ڕەهبەرە معنەویە مردمە عێراقە وە ڕساڵەتە خۆی لە ئیسلاحە ئەوێنێت تحتە ناوە ئیسلاح ئیسە چه اتفاقێکە کە فێم سناریۆکانم خوێندووە مەگەر گەلە کۆمەی لێ بکەن ئەو شەقامیان بۆ جوڵێنێتەوە هێزە نظامی هەست گفتمانە ئیدئۆلۆژیکە شیعی هەست و هیچ ڕۆحانیەکی شیعە ناتوانێت لە بەرامبەر موقتەدا سەدرا بێسێ نە پێگەی اجتماعی موقتەدا سەدری هەست موقتەدا سەدر هاوکات خەریکە جەهانی کردنە ڕەهبەریەتە خۆی لەلایەنە تەشەیع هەست ئەمە بە جۆرێکیش کۆمەکە دەوڵەتە ئێرانەکە دەوڵەتە ئێران تەغییرە ڕواڵەت ئەدا و لە حاڵەتە جمهوریە ئیسلامی دەرتێت و بەرەو جانشین عەلی خامنەیی ئەچێ عێراقێکی ژێرە ڕەوایەتی شیعە بەدەسە ڕەوحانیەکی شیعە مەئمەنێکی ئەمنە بۆ مەراجعە تەقلیدە ئێرانی ئەوانەی قوم کۆکەن و چوار شەقیان تێ هەڵدەن بەرەو نەجەف و کەربەلا وەکو ئەو جێگەیە کە هەمیشە بووگن
ئێستا ئەمە پەیامێک بە ئێمەدا مطمئن ون پارتی و یەکێتی جزء ئەم مفسدینەنە و ئەم پارتی و یەکێتیشە ئەگەر لە ئەوەڵیشۆ بە مماشاتەکیانە هەڵس و کەوت بکرێ بە شەرتە بتەوبوونەوەی دەسەڵات لە بەقا تەپە درێتە سەریان و بە بەهانەی فەساد ئەمانیش کۆ ئەکەنەوە ئەمان دەرەچن لەگرا ئەمێنێتەوە ئێمە یەک کوردووە تەحلیلێکە ئێمە کردمان ئێمە بە خوێندنەوەی ئەوزاع دەقیق کە لە شەرایتەکە ئەیوێنین پێویستی بە دروستکردنە ئەرتەشە کوردانمان هەستا بچووکترین دەستاوەردە خۆمان لە دەست نەدەین هیچ بازیگەرێکی گەورە لە ناوچەکاوین هاوکاتە لەگەڵ گۆڕانکاریەکانە تارانیشە و دەموچاو ئەوەسکردنە عەلیە خامنەئی ئێمە سلێمانی و هەولێر لە هەمەدان و ئەپارێزین نەک لە ڕانیە نەک لە سلێمانی ئێمە دەوڵەتە ئێرانی نایڵین لە بەغاوە بۆمان ورودکە ئێمە لە هەمەدانەوە ڕۆینە ئەو دیو بۆ دەوڵەتە ئێرانی و ئیهێنینە خوارەوە لە تاران ئەو کارەی وا موقتەدا سەدر ئەیکا خەریکە لە قاڵبە ڕەهبەرێکی عێراقیە تێتە دەرۆ کە عێراقێک ناسیۆنەلیزمە عەرەبی نییە و ناتوانێ ببێ بە هەوێنە کۆکردنەوەیە دەیان هەزار ئینسان لە دەوری یەکتری بەرکو لە باشترین حاڵەتە پەیوەندە عەشائیریە تۆ خۆت بدڕێنی عەشیرەیەکە بێ 50,000 نەفەر وێ خۆت بدڕێنی یا ئەوی تۆ جەریانێکی سکتی تر دەی لە جەریانە شیعەگەریە سکتیە هیچ کام لە شیعەکان چارە موقتەدا سەدر ناکەن موقتەدا سەدر ئیمڕۆ وەکو ڕەهبەرێکی ئینقلابی لە چوارچێوەیە دەسەڵاتێکا کە نەیگەرەکە بترازێت وەگەرەکێ موهرەگە لە بازیگەری تیا حەزف کات قەدی ئەلم کرد و نەمایشیدا موقتەدا سەدر تەواو جێگەی بۆ هیچ کام لەم فاسدانەی کە لە ناو فەسادە عێراقا دەستیان بووگە نەهێشتۆ ئەو کە حرەکەتێک و قیامێک بەناوە ئەمە دەست پێ ئەکات ناتوانێتەکە هیچ فاسدێکی ترا مماشات بکات لێ قوبوڵ ناکەن دەرنەتیجە پارتی و یەکێتی فت مەگەر موقتەدا سەدر بکوژن جا ئێستا تێنە سەر قسەکەی ئێمە واوتمان ئێوە 30 ساڵ لەوێ دانیشتن نە بیرتان لە کورد کردو نە عێراقی بوون نە کورد بوون پاڵتان داوە میلەتێکی سوژەی لیبراڵی فاسدی بێ ئینتماتان دروست کرد مشتێ قوواتە فاسدە هەمیشە دەرچوو بە هەمیشە شکست خواردنتان دروست کرد ئەو دەستورەی وا فرە حەیتەرانتانە کرد بە پاڵی وە ئێوە لە زەعیفترین دەورانە دەوڵەتە عێراقیە نەتانتوانی 140 جێبەجێ بکەن و هەمووی درۆ بوو بابەیان هەر کەسێ تەماشای ئەم فەزایە ئەکرد ئەیوت ئەم ئاغا ئەگەر هاتگە بمێنێتەوە وا نامێنێتەوە خۆی تەیار ئەکا دوژمنەکانی دەوروبەری کێشیان بۆ دروزەکە فیتنە ئەکاتە ناوە باڵیان جێگەی خۆی بتەو ئەکات ئەم ئاغایانە هیچ جێگەیەکی مردمی و پایگای مردمیەکیان نییە هیچ پایگای عەقیدەتیەکیان نییە هیچ کەسێکیان نییە ئەمانە بپارێزێ غەرق لە فەسادن دەی یا بڕۆن موقتەدا سەدر بکوژنەوە یا موقتەدا سەدر ئینسانە درۆزنێکە و خۆی تڕۆ ئەکا دوای ئەم سوخنڕانیەکە کردی و لە قسەکانە خۆی ئەکێشێتە دواوە یا ئەگەر پیاگێکی پیاگانەوێت و لەسەر قسەی خۆی بوێسێ عێراق تەواو بوو گوزەشت وەم ئاغا ئەمەلەن ئیعلامە قیامی کرد بە پارلەمانیشی داخست و نایەڵێت بکرێتەوە و بە ئەوانەیشی کە لە پارلەمان متحەسنن ئێژێ لەوێ دائەنیشن نایەنە دەرەوە لە ئەگەرە ئینتخاباتە ئایندەیشە 100% دوو بەرابەر دەنگەکان ئەمڕۆ دەنگ تێرێت موقتەدا سەدر 100% دەنگ تێرێت 100%. لذا ئەو ئیسلاحی کردگە بە بەرنامەی خۆی ئیسلاح و مبارزە لە بەرامبەر فەسادا و مەجال نادا مفسیدینە بین ئەو بۆ هەر گوفتمانێکی تریش دەست ئەوە بۆ گوفتمانە تابعین یعنی سەر بە ئێرانیەکان ئەمە شاملە ئاغایەتوڵڵاه سیستانیش ئەکا ئایەتوڵڵای سیستانی ئێرانی ئەکا شاملە ئەویش ئەکات ئێمە دروسە
پارتی و یەکێتی بە فاسد ئەزانین کە تەبیان داگە سەر ئەم مردمە. ئەمە بەو مەعنا نییە ئێمە ئەوەی ئەو مردمە هەسی گەرەکمانە لە دەسی با ناوێت یەک فلسە مردمە کورد لەبین چێت، ناوێت مردمە کورد حقارەتی توش بوێت و دابوەشێت. بۆیە دەبێ کوردان ڕۆڵە گەورە لەم تەئخیراتە لە خاوەرمیانە بگێڕن. دەسەڵاتە موقتەدا سەدر دەسەڵاتە شێعەز، دەسەڵاتێکە کە خۆی ئەسەپێنێ و کەسافەتەی کە لێودا دروست کریا لە لای ئێمەشۆ لە لای ئەوانیشۆ دووبارە دروست ئەکرێتەوە. مێڵن مردمەکە لە ناڕزایەتی و مستەئسل بوون و بێسەوادی و جەهلا بڕواتە باوەشەوە هاجریانێک. بۆیە ئێمە زەروریە لە بەیانی و ئەگەر 10 نەفەریشمان مسلح کردە بەناوە ئەرتەشە مردم لە سلێمانی و هەولێر و چەمچەماڵ و کەلارا دەرکەفین. ئەرتەشە کوردان ئەبێت دەرکەفێت. ئێمە ناوێ بێڵین بازیمان تەکا بکات، تورکیە بیکا، ئێران بیکا، بەغا بیکا. بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەنیا جەریانێکە کە ئەتوانێ ڕووبەڕوویە دەوڵەتە ئێرانی لە هەمەدان بوێتەوە. جبهەی دفاع نایەرێتە ناوەڕانیە، نایەرێتە ناوی ڕانیە. ئەمە خوێندنەوەی سیاسی ئێمەز عێراق تەواو ناگەڕێتوە دووە. هەر کەسێ هەرچی ئێژێ بەر ئەساس و حب و بوغزی بێژێت ڕەجولانە سیاسی ئەم سەرزەمینە ئێمەین. خوێندنەوەی ئێمە سەبارەت بە ئەوزاعە عێراق ئەمەسە و نایەڵین غافڵگیرمان کەن و غافڵگیر ناوین. زۆر درەنگە یاران دەبێ لە سوحاوە بە شوێنە دانانە ئەم ئەرتەشە بن، سازماندەهی بکەن، فەرماندەهی بۆ تەعین کەن، ڕستەبەندی و دەستەبەندیان کەن. تحلیلەکە ئەمەسەکە کە بەر ئەساس و حب و بغز تحلیل مەکەن. بێ عیزەت نەبوو ئیلا ئەو مردمەی لە ماڵ خۆیان شەڕ دوژمنی کرد. ئەمە عەلی بن ئەبی تالب بێژیتی. ئێمە لە ماڵە خۆمانە شەڕ دوژمن ناکەین. بەر لەوەی بێن فاسدینەکانمان بۆ لابووەن، خۆمان هەڵساگین بە نابودیە هەرچی فەسادە. کابرایەکیان ئەوەڵی پارادایم شیفتی 57 گرتبوو وتویان بێژە گوو بە ڕیشە شێعێزەدین، وتوبووی من نایژمی، ئێوە بێژنی تا منیش بێژمی. ئەوان وتویان دێ گوو بە ڕیشە شێعێزەدین، ئەویش گووی منیش بە هەرچی ڕیشە. یعنی خومێنیشی گرتبووە، تاڵەقانیشی گرتبووە، هەموویانی گرتبووە. کاکە گیان ئێمە لەگەڵ هەرچی فەسادا هەین. بۆیە ئێمە دەوڵەتە عێراقی بە دەوڵەتە دەستنشاندەیە ئەمریکا و سەهیۆنیزمە جەهانیە زانین. دەوڵەتە بیانیە. تەمامە ئەمانەی لە ژێرە سایەی ئەم عێراقە جەدیدە هاتکن لە نەزەرە ئێمە کارمەندانە سازمانە سوڵتەی نظامە سوڵتەی جەهانی. با بزانی ئەم تێ هەڵدریاگانەی پارتی و یەکێتی هەر لە ئێستۆ جانتاکان بەسیاگە بۆ دەرچوون. چون ئەمانە ڕۆژی ئەوەڵیش پێیان وتریا ئەمە کاتیە تۆ ئەچی ئەم مردمە فاسد ئەەکەی، نابودی ئەەکەی، لێودا کۆی ئەکەنەوە. ئێوە پێتان وابوو بە سفرەی سازان و پارە هەڵەخا. کابرایەژێ پوڵم نەگەرەکە و ڕازەکە پولی بۆ چییە؟ ئینسان حەدێکی هەز لە دزیکردن، خۆ وەکو ئەو فاسدانە نییە مەئموریەتیان ئەوە بوو خەڵکی فاسدکەن. حەدێکی هەز پوڵ. مەعیدەی ئینسانێک هەر ژەمێ خۆراک ئەگری، باوەشی تۆ هەر چواردانە ژن ئەگری. خۆت بکوژی سەیارەکەی ژێری پێت ئەستۆن مارتین وێ دەی ئیتر چی؟ خۆ ئەمانە سەروەقتنی گشتی بە 10 ملیۆن دلار جۆر ئەوێت. تۆ پوڵە بۆچیە وەختی شکۆ لە پشتیانەوێت؟ کابرا 73 کورسی پارلەمانی هاوردگە، ئەووەڵین حیزبی انتخاباتی عێراقە. عێراق یەکێ لە گرنگترین وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. کابرا پوڵی هەس، بەرەی ئیجتماعی هەس، ئەلقاب و تایتڵ و نەسەبی هەس، لە ئیمام موسای سەدرۆ تا محەممەد سەدر باوکی. کابرا مەقامات و پۆستگە لە حکوومەتی بە پۆست نازانی، خۆی لە قاڵب ڕەهبەر گەورە ئەوێنێت. لە مانگە محەڕەمە شێعەیانە لە قیامە حوسێن استفادە ئەکا و ناوی ئەنێ عاشوراوی ئیسلاح. من ئەزانم ئەم دەستەواژە چەنێ قودرەتمەندە.
من ئەزانم چەنێ قودرەتمەندم دەستەواژە بەتایبەتی لە جەهانە تەشەیوعا. تەوەجۆ فەرمونون بۆیە ئێمە دەبێ ئامادە بین بۆ دروستکردنە ئەرتشە خەڵکی و لە سۆحاوە دەبێ ئەرتشە ئێمە ئامادە بێ نەمایشکا لە خیابانەکانە. ئێمە خۆمان لە مفسیدین ئەدەین، ئێمە خۆمان ئەم مفسیدینە جەم ئەەکەینەوە ئیجازە نادەین کەسی قاچی خاتە ئەم دێوە نایەڵین. ئێمە دەموچاوە کۆن نییەین، ئێمە ڕۆڵەی ئەم سەرزەمینینە و نایەڵین کابرایەک بەناو منجیە حوسەینی بێت ئێمە نجات بات. عێراق بە تەورە قەتع ناگەڕێت و دواوە و موقتەدا سەدر یا ئیشی بیکوژن یا ئەمانەی تەزاندگە تەواو عێراق کڵاپسی کردگە و بسیار سوخڕانێکی مهم بوو. سوخڕانەی ئاغای موقتەدا سەدر بسیار مهم بوو. لەزا یارانە خێزە کوردەوارە سەربەخۆ بزانن ئەگەر دێشە و بڕیارتاندا مەسئول دانانە ئەرتشە کوردانن لە سۆحاوە ئێشێ چەک و ئەسلحەکە ئامادە سازمەندهیە خەڵکی دەست پێ بکات، چون هەرچی اتفاق بکەوێ ساعەتی دێرترە. وەزعەکە خەیرێ وەزعێکی بوحرانیە، جەهان وا لە ناوی بوحرانە، جەهان وا لە ناوی گەورەترین قەیرانە ئابووریە. گرانی لە ئەمریکا 10%، لە بریتانیا 10%، لە اتحادیە ئوروپا 8.6، لە 70 ساڵە ڕابردوو هەمچی شتێنەوەکە. چین قەیرانە گەورەی ئابووری هەست. متوجهون ئەم جەهانە خەریکە بڕەخوا و ئێمە ئەم دەفعە نایدۆڕێنین. ئەم دەفعە دەورانە سیڤر نییە، ئەم دەفعە ئاش بەتاڵە 75 نییە، ئەم دەفعە حەڵەبجە نییە، ئەم دەفعە 16 ئۆکتۆبر نییە، ئەم دەفعە ئێمە نەمردگین، ئێمە هەین. عێراق ناگەڕێت و دواوە، هەرچی من ماوە چون ختمە کەلامن. ئەوە قسەی ئاخرە منە و ئەوە فەرمانە ئاخرە. سوحا ئەڕۆن ئەرتەشە مەردم دروست ئەکەن و ئەرتەشە کوردان دروست ئەکەن، وەگەرنە دۆڕیاگین تڕۆی دنیا کریاگین. فەرموون. دەست خۆش کاک پێمان ممنون. ئومیدوارم دەنگم باش بێ، بەخێر بێن یاران، خەستە نەوێت. کاک پێمان من کۆتا شتێک بێژم پرسیارێک. هەر ئەو جۆرە کە ئێمە بینین ئیسا مەقتەدا سەدر لەم ساڵە لە محەڕەم هاتکام قسەی کردگە بۆ پارەکەنێ کرد، بۆ پێرارەکەنێ کرد. خۆب ئەم عێراقە هەروا بوو. دوای ئێمە لە بەرامبەری ئەم قسەی مەقتەدا سەدر ئەبینین کە بە عنوانە عنوانی کەسێکی سیاسی یا ئەوەی بخینە لاوەوە قانونی قسەکە شتێک بە عنوانی دینی خەریکە باسەکە، بە عنوانی شتێک ڕەحبەری شیعەیان. خۆب لە بەرامبەری ئەم قسەی مەقتەدا سەدر ئێمە دۆڵەتی ئێرانیمان هەست بە عنوانە خامنەیی، یعنی خامنەیی ئەو ئەدعاکە و سکوتە خامنەی و بۆ چی بووگە؟ یعنی نە کاکە ئەوە دعا ناکە، اشتباه مەکە کاکە. ئەمە خمینی نییە بێژێ من جمهوری ئیسلامی میخواهم. ئەم ئێژێ من هاتگم تەک فەسادا ڕوبەڕوو بووم. تەوەجۆ بکە، فەسادا ڕوبەڕوو بووم. گفتمانەکەیشی گرێ داگە بە دموکراسی، بە ناسیۆنالیزم و تەشەیوعی شیواتیا تەبیعەتەن کابرا شیعەس. نەناغیان علی خامنەئی با بزانی هەم استقبالەکە لەمە، چون ئەمە بۆ پرۆژەی جانشینی علی خامنەئی خاستە. مقتەدا سەدرە شیعە ئەوێتەوە چەتری ما بەقی مەلای شیعە و شیعەی تندڕۆ خاتە عێراق. دقیقاً قرارە دۆڵەتی شیعە لە ئێران انتقال بدرێ بۆ عێراق و ئێران بێتە هەر ئەوەی کە ئێمە باسیەکەین پارادایم شیفت و دموکراسی، یعنی گوزار از دموکراسی ڕێک ئیسا خەریکە کومەکەکە بە عەلی خامنەئی. دقیقاً منیش گەرەکمەوە خۆچە دەشارەت پێ کرد. یعنی ئەو اتفاقانەی کە ئێمە تەحلیلمان کرد و جەناب تەحلیل کردو کە لە پارادایم شیفت خەریکە نزیکە بێتەوە پارادایم شیفتەکە. یعنی ئەمێمە بە زوودی عێراقێکی شتێک بقۆمێ ئەبێ بە زوودی لە ئێرانێکیش اتفاقێک بکەفێ. کاک پەیمان کاکسردش زەحمەتی کێشا تێکستەکەی کردەسەوە بە کوردی بە سوورەتە مەتن موجود. ئەگەر لازمە فکرەکەن لازمە بۆی کە وازەختر بیخوێنەوە. من تحلیل خۆمم کرد و فەرمانە خۆشمان دا ولی بیخوێنەوە.
ئەوەی کە من وتم هەر ئەوەسە، هەر ئەوەسە، هەر ئەوە تێتە بەرەوە کە من وتم. کاک پەیمان ئەگەر ئیجازە بەی شەمە کوڕی کابرای کەبابچی من زۆر تاکیدم کە ئەتوانێت بە ملیۆنەها مردم بێنێتە سەر ناتوانێ خیابانەکان. کوڕی کابرای کەبابچی حەجی غەڵەتێکی پێ ناکرێ، ناتوانێ. کاک پەیمان تۆی ئەزانی چۆنە ئێمە گریمانەیەکدا ئەنین بە هەزارانەها مردم مێنێتە سەر خیابان. کارەکەی ئێمە باشترەکات. ئێمە ئەگەر ئەو دەنەفرە ئارتەشەمان هەبێ لەو ڕۆوە کە یەک تیر بتەقێنرێت کارەکەمان جۆرە بێت. ئەمە یەک چونکە ئەبێ شەممە بوو بە یەکشەممە کاری ئێمە دەدی خۆدوتی تەواو لەگەر ڕێزمە مع احترامات مەڵێت ڕۆ ئەبێت کارەکەمان. شەممە ئەشی بینیت کابرا ئەهێنێتە سەر خیابان چونکە خەڵک دوای یەک لازە بێسە کاجنۆکە ئیجازە بە تماشاگە تۆ تماشای ئەو قسەی خۆدێکی وە قسەی ئەو کاسە کابرایەکە تۆ ئەبێت تۆزێ فکر کەیتەوە شەممە گشتی خەڵکی هەولێر هەر گەرەکت بێ و گەرەکت نەبێ شەمە ئێوارە گشتی تێ بۆ پیاسکە بۆ کوێ بۆ لای قەڵا باشە تۆ تماشای ئەم کابرا بکە ئیسا ئەوەی هات کەسە دەرەوە لە دۆروبەری قەڵاخرێتۆ بۆ ئەوەی کونجکاو ببێ بۆ قسەکەیم ئەچێ بزانێ کێ هاتکە دروستە قسەکەی و دروستە ئائیسا خەڵگەچی جەمە بێتەوە و ئەمە بە ناوی شاسوارە ئەگەنە تۆ شاسوات کاکەوانیە کاکوات کەس ناڕوات خیاڵە ڕاحت وێ. کاک پەیمانجان باشە من یەمۆسە قسەکانی موقتەدا سەدر باشە موقتەدا سەدر لە جێگایەکەوە ئەڵێ من مشکڵم لەگەڵ هیچ کەسێکا نییە مشکڵم لەگەڵ ئەم دەوڵەتە فەسادەیە ئەم دەوڵەتە چۆن باشە چۆن دەوڵەت من مشکێتی کاکعلی دروست ئیشارەی پێکرد نەوارێکی سەوتیاندا دەرو لە ئاغایێ نووری مالکی وا ئەیوت ئیشی ئەمانە بکوژی من وام خوێنگە سەولە هەروتی ئێساش موقتەداسە دووتی ئەو کابرایە کە ئەڵێ من بکوژە ئەیکوژێ من مشکڵم لەگەڵی نییە بەڵام چۆن مشکڵی نییە اینجا سونەکانشکا کە من لەگەڵ سونیەکان تێکەڵم سونیەکان ئەڵێ مویە لە بەرازکەم بێتەوە خۆ جەلای تاڵەبانی فاسد نییە ئەچ و شەڕی شیعەکانەیە شەڕ بکەن سونەکان ئەڵێ ئەمانە بەشکم سەریەک بخۆن مویە لە بەرازکەمێتەوە بۆ ئێمە باشە لەبەر ئەوان ئێمەیان سەرکوت کردووە ئیشەڵا سەری یەگە خۆن مویە لە بەرازکەمێتەوە باشە من ڕۆژانە لەگەڵیانە قسە ئەەکەم ئەمە دوو سێهەمی چۆن کام دەوڵەت کام یاسا ئەو باوەڕی بە دادگایەک نییە کێ نووری مالیکی ئەسلاحی کات هادی عامری ئەسلاحی کات ئەم یاسایی کە ئەمانە لە 2003ەوە ئەی خۆن و ئەو مەدومیان فەساد کرد ئەو مەدومیان بڕیوە بەم فەسادانە کاک جنۆکە تەمە نادلێکم لەم کارەیانە تا خوێندنەوەکەی من دروسە من ئۆسای داسانەکەم ئەوەی تۆ ئیژیتی حب و بغزی دڵی خۆتە ئەم ئاغا ڕەحبەرە سیاسیە قسەکەیشی ناگەڕێتەوە عێراقیش ناگەڕێتەوە قۆناغی بەعدی مەگەر ئاغا بکوژت یا کاورە درۆزن وێ بۆ خۆی احترام قائل لەوێت دوو حاڵەتی هەست یا موقتەدا سەدر پیاگ نییە بۆ قسەی خۆی احترام قائل نییە دروستکردن دەستەواژەیە ئاشورای ئیسلاح تڕۆس یا ئەمەی کە ئەم ئاغا ئەکوژن وەگەرنە عێراق ئیمکانی نییە بگەڕێت و دووە تەواو ناگەڕێت و دووە تۆ تا بەیانی تحلیلهای حب و بغزی خۆت بۆ خۆت بکە کاکەگیان من کارم شتێکی ترە من خەریکم شۆڕشی هدایەت و فەرماندەهیەکەم ئەوە خوێندنەوەی منە بۆیە تێرمیە پابلیک یاران بزانن چه اتفاقێک ئەکەفێ بەیانی ئەوە شەمەمان لە بەردەسە دووسێ ڕۆژی ماوە کاک پەیمان کابرای کەبابچی خەڵکێک زۆر ێنێتە سەر خیابان ئەو کاتە بەڕێز دەڵێ چی تۆڵی ناهێنم خەڵکیش بێنێتە خیابان کچی ئەمە کەی ئینقلابە مزاحمە بۆ کورە کاکە و کاورا ئیجازە بدە ئاغا گیان و میکروفۆنتە داخە ئەو کابرا خۆی ئەکبەر فاسدە باسی چیەکەی بێت مەقتعی من پێتمود ئاغای موقتەدا سەدر ئیمکانی هەست لە حەلیمە لەگەڵ هەر کەسێکە مەقتعی ڕێبکەوێت تا تەکلیفە بەقا ڕۆژ نەکاتەوە ئیمکانی هەست لە هەر کارتێکە لە حەلیم استفادەکە تا تەکلیفە بەقا ڕۆژ نەکاتەوە تەکلیفە بەغای ڕۆشن کردو دەستورە عێراقی ئەگۆڕێت تەمام ئەم فاسدانە بۆ خاتریەوەی سابتی بکا کارەکەی دروست بوو بەرخۆردیان تەکاکە کاکیان خوێندنەوەی ئەلەکی و شەشمەنی پەنجقەران و دەردە خۆتە خوا بێڵە بە کارمان بکەین
مەمنون. ئیجازە کاک سەردەشت ئەگەر ئیمکانتان هەست توانن تێکستەکە بخوێنن وەلی کەمێ دەنگتان زاییفە کاک سەردەشت. کاکە ئێستا چۆنە؟ کەمێک خاستر بوو فەرموو. تەبعەن بەداخەوە زوو فریان نەکەوتم، بە شێوەی فۆتۆ دابەزێنرابوو تا کردمەوە بە تێکست و تێکستەکانم ترانسلیت کردەوە، زۆر زوو فریای کاکپەیمان نەکەوتم بەداخەوە، بەڵام ئەوە خەریکم وردەوردەی خوێنمەوە تا بە شێوەیەکی جوانتر ترانسلیتەکەش تەبعەن ئەبێ ڕێکی خەمەوە کوردیەکە، بەڵام ئێستا بۆ نمونە ئیشاراتێکی واتیە نازانم بەلای کاکپەیمانەوە گرنگ بێ، حەزەکەم بۆی بخوێنمەوە بزانم هیچ قسەیەکێ بێت لەسەری. فەرموو. لە بەشێکیە گوێم سەوتم دێت کاک ئەڵێ فەرموو. ئاکۆ کاک محەممەد دەنگت تێ وێ دەنگەکە تۆزێ خراوتێت من نکتەیەک بێژم بۆ کاک جنۆکۆ بوو تەواوی وانەی گوێنن تەواوی ئەو خەڵکی هێمە وا بوو گەسۆ نانخۆر و مەعاشخۆرە پارتی وێکێتی وا کەسی کوژیاگە وا بوو گەسۆ پێش دەرکە با بزانن وەکەکەی نەوت و یەک ئەوەڵین کەسی لولەی ئەسلحەکەی هەڵگەڕێنێت و بەرەو ئەمانە هەر ئەو خەڵکەنە ئەم ڕاپەڕینە زممەی بەغای گەرەک و شتێکی گەرەک و هێزی بوێت متوەجهان هەروواکە 91 هێزی ئامریکایان گەرەک بوو ئیستە ئێمە هێزە نظامی خۆمان دروست نەکەین ئەم تۆزە ناوەیش کە هەسمان لە دەستی ئەدەین نابێت بچووکترین ئیمکانیات خۆمان لە دەست بین نابێت چەک ئەسلحە پوڵ سەروەریە خۆمان هیچ لە دەست ندەین دەبێ گەورەتریکەین ناوێ ئەحساسکەین ئێمە هەتیوین و ئەخورین و ئێشێ پەنابووین بۆ یەکێکی تر ئێمە خۆمان گەورەترین بەتەڵانە شەڕە فەسادین و فەسادە جەهانی و لەم سەرزەمینە دەسی پێکەین نایەڵین کەسێک بەو ناوەوە بێت هەموو کەرامەتمان بخاتە ژێرە پێ من ڕۆژە ئەوەڵ پێتانەموت ئەم فاسدینەوە بەناوە کورد خەڵکیان بە سەرکە دۆلار لە لای خۆیان چەسپاندگە ڕۆژە خۆی تێئەقوچێنن دەرەچن ئەو فاسدانەی شوانە دەوروبەریانە لە ترسە ئەوەی کە فیشەک بەرەقنە سیلیکۆنیان نەکەوێت دەرئەچن بابزانن ئەمەی ئیستە مقتەدا سەدر ئەی خوێنێتەوە و بەحسی کرد ئمڕۆ کاک محەممەد بۆتان ئەخوێنێتەوە بە دقت گوێ لێ بگرن دەستەواژەی سیاسی معنای هەست کاورا خەتابەیەکی سیاسی ئەکا ئەوەڵەن ئەم ئاغا ئێژێ متاڵبات ناورێ بۆ لای حکوومەت ئەورێت بۆ ساحەتم مردمێک کە گەلێکێ بیگۆڕێ ئێرادەیە مردم قەرارە بیگۆڕێت چون مؤسسات حکوومەت کار ناکە پس بەناوە یا شعب العێراق الحەبیب قساکە فەرموو کاکە محەممەد کاکوێمان ئێستا سەوتم باشە هەرکز ئەوەلەی تر دەی نازانم هیچ سەماعەکەیە چییە خەتەکەمە لە شوێنێکە ئیشارەت بۆوەکە هەر کەسێک بە هەر شێوەیەک تەنانەت ئەگەر ویستە بێتی بمکوژێت وەک لە دزەکردنەکانی ئەم دوایانەدا دەرکەوتیان ئەوانەی بێدەنگ بوون لە دزەکردنی ئەو بابەتە ینی هەوڵی کوشتنی دراوە بۆیە من هیچم بۆ ئەوان نییە جگە لە داوای ڕێنمایی نەک لە بەرخاتری ئەوان بەڵکو بۆ ئەوان خۆشەویستی ئاین و مەزهەب و گەل و نیشتیمانم هەیە و تەسلیم بە دەنگۆکانیان مەبن کە من دیالۆگم ناوێت دوای وەڵێ من دیالۆگم ناوێت بەڵام دیالۆگ لەگەڵ ئەوان زۆرمان هەوڵدا و وتمان هیچیش نەبوو جگە لە وێران تماشاکە ئەمە یعنی خەڵکە عێراق من ئەهلە گفتوگۆم ئەهلە دیالۆگم ئەهلە پلورالیزمم و تۆلەرانسیشم هەست بەڵام ئەمانە فاسدە کوڕ فاسدن لەگەڵ فاسدا دیالۆگ نەماگە تاقیم کردنەوە دروست ناون ئەمە خەریکە ئەمەیشی ئەم ئاغا تەواوە ئەو جومەلاتەی کە ئەینووسێ یەک دەرزیتیانیە تۆنی بگریت بەناوە ئاشوبگەر و بەناوە قیامیە بەر عەلەیها قانون و تۆ ناتوانی بە هیچ کام لەمانە دەست بۆ ماغابووی ناتوانی چون فرە بە دقت وشەکانی هەڵبژاردووە فەرموو کاکە کاک محەممەد فەرموو کاک سەردەشت فەرموو
تکەکەم پاکیان کاکە خوا کاک کارەبا سەنگە. پەڕی کارەبا نەما بەرقیان قەت بوو. کاک سەنگ. عەفو ئێستا باشێتەوە. مەبەستی ئەوەیە بەڵام دیالۆگ لەگەڵ ئەوان زۆرمان هەوڵدا و هیچ سوودی زۆرمان وت و هیچ سوودی نەبوو جگە لە وێرانکاری و گەندەڵی و وابەستەیی بە ئێمە و نیشتیمان سەرەڕای بەڵێن و واژۆیان هیچی تر نییە. هیچ سوودێکی لەو دیالۆگەدا نییە، بە تایبەت دوای ئەوەی خەڵک قسەی ئازاد و سربەخۆی خۆیان کرد. گەلی عێراقی عەزیز، وەک بەڵێنتان پێداوم بە کاکە بیگرە بەڵێ خەڵک چۆن قسەی ئازاد و سربەخۆی خۆی کرد. خەڵک چۆن قسەی ئازاد و سربەخۆی خۆی کرد بە چوونە بۆ منتەقەی سەوز بە گرتنە پارلەمانە عێراق. ئەمە تاو خەڵک قسەی خۆی کرد. ئەم موسەساتەی نەگەرەکە متەوەجێ بوون. ئۆکەی وەک بەڵێنتان پێدابووم بە خوێن ڕشتن تێر نەبووبووم ناشێم و دەست پێ ناکەم و ئەگەر بە هەر شێوەیەک بە هیچ شێوەیەک ئەوە بکەن ئەوە چاکسازی نایەت تەنها لە ڕێگەی قوربانیکردنەوە نەبێت وەک چۆن ئیمام قوربانی کردی بە خوێنی خۆی لە شۆڕشی سەربەرزی و من بە تەواوی ئامادەم کاک محەممەد بەڵێ کاک محەممەد ئەمە گوگل ترانسلیت تەرجمە زوانیە. بەڵێ تقریبان متاسفانە تەرجمەکەی فرە سەقەتە بە دەرد ناخوا هەرەوە بووە کاکعلی زەحمەتی کێشا. بەڵێ ناوە کاکعلی زەحمەتی کێشا ئەمە بە تەسەلی لەسەری قسەمان کرد. ئەم ئاغا مەجای گەڕانەوەی هیچ کام لە دەم و چاوە کۆنەکانی ساحەی عێراقی بۆ قودرەتی عێراق نەهێشت. بەستی تەواو یا ئێشی ئەم موقتەدا سەدرە بکوژن یا موقتەدا سەدر تەواو ئەمانەی نابود کرد و نابودیانەکە. ئەوە سە ئێژی من دەستپێکەرە شەڕ نییە وەلێ لە قسەکەی ئاگەسە شەڕ هات خۆشات بابێت. ئێمە خوێن ڕێژ نییە وەلێ با خوێن بڕژێن مانگە محەڕەمە و ئاشورای ئیسلاحە و تەوەجۆکەی لە بەرامبەرە فەسادا لە بەرامبەر مفسیدی ناوێسیاگین بابێن. قەشەنگ خەریکە بازیەکە ئەمە ئاغا خەریکە خاص بازیەکە و بە نەزەرە منیش ئینسانە جددیەکە. دوو دەورەم ئاغا شەڕی کرد تەکە ئەمریکایەکان تەکە دەوڵەتی عێراقا. فکر ناکەم لە بڕیاری بکشێتە دواوە. فکر ناکەم مەگەر ئیتر کاورای تڕۆیەک وێ. فکر ناکەم. دەست خۆش بکەکەمان پرسیارێک ئێستا بەو بچینە شەدەم قسەکانی ئەوەڵت کە ئەگەر ئەم اتفاقە ئەکەفێ و بکەفێ دەم اتفاقە ئەمانەی دەرچن هەروە خۆمان ئەمە گشتی ئەم خەڵکە زانێ ئەمانە بۆ خۆیان لە وڵاتەکانی تر وەکو ئەمریکا و نیوزیلەند و ئەوروپا سەرمایە گوزاریەکی باشیان کردەوە ئەمانە دەرچن و ئەم خەڵکە بەجێ بێڵن چیە مێنێتەوە خەڵکێکی هاڕیاکی بێدەسەڵات ئەمێنێتۆ لەگەڵ چی لەگەڵ ئەم دۆڵەتی عێراقە ئەم دۆڵەتی شێعەی عێراقە کە ئیسێج هەر ئەم خەڵکە خۆی وا ئەزانەیە ئەگەڕێنەوە ژە سەر ڕەحمە وە سەدام ئەکەفنۆ ژێر دۆڵەتی عێراقی. اینجا ئیسە ئێمە گەرەکمانە ئەم اتفاقە نەکەفێ یعنی ئەم اتفاقە نەکەفێ ئەم کوردەوارە دووبارە نەکەفێتەوە شێر دۆڵەتی عێراقیە چون من مطمئنم ئەگە شەڕێکیش دروست نەکەن یعنی ئەگە قەراریش بێ دەرچن شەڕێک دروستەکەن ئەم خەڵکە خەنە بەر فیشەک خۆیان دەرەچن و ئەو اتفاقاتی کە کەوت ئەو خەڵکت بەتایبەت لەو بەشی داگیرکراوی عێراقە چۆن قەتڵ عام کریا قەتڵ عامێکی باش ئەکرێ ئەمانیش بۆ خۆیان لە ئەوروپا و لە ئامریکا دانیشکن ئەوەی کە جەنابەت وتت هەر ئێژن ئێمە دەسەڵاتمان نەبوو پشتیان نەگرتین ئامریکا پشتی نەگیتین ئەمە چتە کەس کە ئەقۆمێ ئەم متاسفانە ئەم خەڵکە وازانێت کە ئەمانە گەر بڕۆنیش دۆڵەت مەسەن عێراقێکیش بێتەوە یا مەسەڵان سەدام حوسێنیش بێتەوە حاڵیان باشترەوێ نا بە نەزەری من حاڵیان فرە خراپترەوێت.
کاک فواد ئەوڵەن ئەو قسە دروسە ئەمما هەر ڕۆژێک کە پەرلەمانە عێراق تەعتیل بمێنێەوە بە دوای ئەم خەتابەیە موقتەدا سەدرە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکە ئێمە لە کەرکووک و کفری و کەلار و خانقەین و دووسخورمات و ڕانیە و هەڵەبجە و سۆران و ئەوانە لەم دەسەڵاتە فاسدەی ئەم دوو حیزبە فاسدە فاسڵە ئەگرێت وەها بە شوێنە ئەوەی کە قیادە بکرێت بۆ پاراستنە خۆی لذا ئێشێ خەڵکی مسلح بکرێ خەڵکی دیسکۆرسی هەبێت و بتوانێت لەگەڵە دوژمنانە ناوچە دەرکەفێ و ئەو پتانسیێڵە فقط بە ئێمە ئەکرێت ئێمە لە ئەگەر شێوانە ئەم وەزعیەتە ناوێسین دەوڵەتە ئێرانی لەو دێوە هێز بێرەتە ناوە سلێمانی قاچی لە هەمەدان و ئەقرتێنین بە یارانە خۆمان یارانە ئێمە ئیستا ئەسڵحەیان گەرەکە ئیمکاناتەمە دیان گەرەکە تا مسلحیان کەین و تەسلیحیان کەین و با بزانی بە هەزاران هەزار لە سنە و لە کرماشان و مەهاباد و بۆکان و جوانڕۆ و سەرپێڵ ئیستا ئامادەن لەم ژیانە نگریسە ژێرت دەسە حکوومەتە چەپەڵە یەهودیە ئێرانیە بێنە دەرەوە و ئەو حکوومەتە کەسیفە بڕۆخێنن دەوڵەتە ئێرانی تەواو محاسباتی شێویاگە یاڵەتە متحدەی ئەمریکاش فوتیان نەماکە بابزانن ئەگەر ئەم دەحفە فریای خۆمان نەکەفین هەتایە لە تاریخا دۆڕاوین و نەخوێندەوار هەر ڕۆژێ زیاتر پەرلەمانە عێراق لە ئشقاڵە موقتەدا سەدرا بمێنێتەوە بەناوە مردم بمێنێتەوە جەراعەتە مردمە ئێمە لە سەرزەمین و کوردەوارە زیاتر و زیاتر ئەکا لذا لە سۆحاوە من ئەمشەو تا بەیانیش نەنوم بەیانە دروستکردنە ئەرتەشە کوردان ئەدەمە دەرەوە لە سۆحاوە دەبێ هەیکەلگەلە کوردی لە قاڵبە ئەرتەشە کوردیە بۆ خۆڕێخستن و خۆتفاقدان دەرکەفن بازی فرە ئەکرێ هاوتەریبسازی فرە ئەکرێ عنتەر و نەمایشی و درۆزن و خوێڕی فرە خۆی دەرخات بەڵام دەبێ ئەم خەڵکە یەک بار بۆ هەمیشە دوای ئەم گشتە تاوانەی وا بەسەری هات خۆی دەرخا خۆی ببێ بە ساحێوە شکۆ و کەرامەتە خۆی بە قیادەتە خۆی ئەم جەماعەتیشە ئەگەر دروست بیخوێنەوە و فکر نەکەن ئەم جارە بەدەسە ئێمە دەرچن ئەگەر بەر لەوەی چەرمەکە سەبیخوا یعنی بگەتە دقیقەی 90 پیان وابێ بەدەستمانەوە ئەخریسکێن دەرەچن باوەڕکە لە هەر کوێی دنیا بن ڕاویان ئەکەین وەکو چۆن یەهودیەکان نازیەکانیان ڕاو کرد وەلی ئەگەر وەستان ئیمکانیاتیان یا بەردەسە خەڵک دەستیان کێشا خەڵکیش تەرەحمی بەرامبەر بەمانە هەست و خەڵکیش لێبردووی بەرامبەر بەمانە ئەبێت بۆیە دوو بژاردەیان هەست یا تا دقیقەی آخر لە فەسادیانە ئەمێنێن و بەگیانە خۆیان ئەدەمە بابە ئامریکایانە کاخە سفید بڕۆن لەوێ ڕاویانەکەین وەلێ ئەگەر هەڵگەڕیان و ئیمکانیاتە خۆیانیان یا بەردەمە خەڵکی تا خەڵک تەسلیح بوێت خەڵک هێزە خۆی بگرێت و هێزە جەمعیە خۆی دروستکات ئەو جارە داستانەکە فەرقەکە لێبوردوویش ئەبێت و ئێمە لە ئەبعاد هاوکاری و جنایەتێک کە کردیانە ئەکۆڕینەوە ئارشیڤی ئەکەین و لێبوردوویشیان داوای لێبوردوویشیان ئەکەین لە خەڵکی کە لیان ببوورێت مەگەر ئەوەی کە کێشەی شەخسی و تەعەدا و تەجاوز و قەتڵی بەسەرەوە بێت ئەوەی تر داستانێکی تری هەست فەرموون کاکە مەمنون کاک فواد کاک تا ئێوە ئەگەر تەشریفتان هەست ئەو کاک شاهوت چەند دەفعە هەنڕایسی کرد جنابتان قبوڵی بکەن هەنڕایسەکەی تا بەشکەم بتوانێت بێتە کاک سەر مستەفا شێرکۆ پەیوەندی بکە بە کاک ڕۆژگارە شەدەڵا ئەلەگرا هەست ئیشان مەئمورە تەشکیلە ئەرتەشە کوردانن لە کوردەوارە داگیرکریاگە لای کۆرپۆریشنە عێراقیە پەیوەندی پێوە بکەن فەرموون بەڵێ دەستان خۆش بێ کاک ئەوەکەی من تۆزە زەحمەتە بووم کاک شاهۆ گیان بەخێر بێ فەرموو جەنابەت ئەگەر قسەیەکە دەست فەرموو من نکتەیەکی تریش پێشم بەر لەوەی کاک شاهۆ فەرمایش بکە خەڵکی کوردەوار ئاگادار بن پارتی و یەکێتی ئیمکانی هەست لە ژێرە ناوە هێزە خۆبەخشە گەرەکی بێت هاوتەریبسازی بکات ئاگادار بن جەماعەتە بەچکە زرنگ تەحتە ناوە هێزە خۆبەخش ئیمکانی هەست هاوتەریبسازی بکەن لەبەرەوەی ئەمەش فاسدکەن
ئێوە بە ئیمان و بە قودرەتە خۆتان و با بزانن 5,000 هێزە ئینقلابیە کوردمان بێ کافیە. و لە هەر ئەگەرێکە ئێمە لە تەمامە بەشەکانە کوردەوارە خەڵکی بۆ تێڕینە ئەو دێو لە بەرامبەر ئەمانە ئەوێسی فەرموون. بەڵێ کاک شاوە فەرموو کاک تا تێمە خدمەت جەنان بزا کاک شاوە قسەکانی بکە لەوانەیە ئینتەرنێتەکەی خراپ بێت مایکەکەت بەسیارە کاک شاوە دەنگی منە دەست بەڵێ زارن بەڵێ باکی خوازە چوە خۆر کاک تا فەرموو جەنابە دەست وەڵام من لە ارتباط لەگەڵ فەرمایشەکان کاکوێمان ئەگەرەکم و ئیشارە بە یەک مۆزۆع بکەم. ئێمە هەمومان ئاگادارین کە بەرحاڵ لەباری اقتصادیەوە و ئیمکاناتی ماڵیەوە بەشی داگیرکراوی بەرحاڵ ئەمەی حەلیم و عێراق ئەمڕۆ بالاخره لە مەزیقدا نییە و لە تاریخی ئەو 30 ساڵەی ڕابردووە بە پێچەوانەی مەسەڵەن جرەیانێک وەک فەلەستین ئەمانە خۆیان یەکێک لە خاڵە خائینانەکەیان ئەوە بوو کە بربەستێکی گەورە بوون بۆ کوردانی بەشەکانی تر مەسەڵەن مەهاباد و سەقز و هۆرامان و جوانڕۆ ئەوانە کە ئەمانە خۆیان لە سپای پاسداران و لە تکەکانی زیاتر بەرحاڵ کۆنتترۆلی کوردانیان لەم بەشا کە هەلێکی لە تەناقوزاتی شەڕی خەلیجا هەڵکۆت بۆ ئەوانە خۆیان بەشێک لەو بەرحاڵ دەستگای سەرکوبە بوون. بەڵام من پێم وایە ئەگەر ئێمە ئیسە لەم شرایەتە تەشویق بکەین بەرحاڵ جەماوەری ئەم بەشە بە ئامێزێکی گەرمەوە بتوانن بەشەکانی تری کوردەوارمان و بەتایبەت ڕۆژهەڵات کتێکڵاوەتیەکی زۆرمان هەیە ئەوانە لە ئامێز بگرن و بەرحاڵ لەم ئەرتەشە کە قرارە هەر لە ئیستەوە تشکیل ببێ ئەوانە کە شەوانی ڕابردووش لەسەری باسکراوانە زۆر زۆر گرنگە و بەرحاڵ شور و شۆخ و هەیەجانێکی زۆرتر لەو ڕۆژهەڵاتە بەرحاڵ خەوتووە و ئامادەیە و من بۆ خۆشم پێم وایە تەنانەت هەن کەسانێک کە لە ڕێزەکانی ئەو ئەحزابە بەرحاڵ ئوردوگانشینانەی کە ئەمڕۆ لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتی هاوسازی ئەکەن و ئەوانە لەوێش جەماعەتی ئینسانی شرافەتمەند هەن کە بەم ڕێزە پێوەست بن. بەڵام فقط مشکلەکە ئەوەیە کە ئەمانە ئەم دەستگای سەرکوپی یەکێتی و پارتیە خۆیان پێش لە داگیرکەران بەڕاستی دەستگایەکی سەرکوبگرن لەو بارەوە مەجال نادەن ئینسانەکان ئازاد بن و ئینتخاب بکەن و ئەوانە و من پێم وایە ئەبێ ئێمە ئەو جەوەیش بشکێنین هەر ئەوەی کە کاکپێمانی سەفەرمووی بەرحاڵ ممکنە ئەوان یەکسری بەرخوردی پۆلیستی بکەن و ئەوانە ئەرتەشمان بۆ دروزەکەنەوەوانە ئەوەی کاکپێمان فەرمویان کە ئێمە ئەگەر لە بەیانی و ئەرتش دروزەکەین قرار نییە بڕۆین ئەسلحە دژی مەسەڵەن ئەو هێزانەی یەکێتی و پارتی ئەوانە ئێمە ئەرتەشێک ئامادە ئەەکەین کە لە ئەوەڵین فرسەتدا شەنگال و کەرکووک و نازانم شاڵاوی ئەنفال و نازانم حەڵەبجە یەکتر تکرار نەبێتەوە و زمانێک ممکنە ئەرتەشی کوردی بەرامبەر کوردێک بوەستێتەوە بە ناو کوردێک بوەستێتەوە کە سازگاری لەگەڵ مەنافع و بەرژەوەندی کووردا نەبێ. من بۆ خۆم پێم وایە زۆر گرنگە لەم سەردەمەدا ئێمە بتوانین و بەتایبەت لەم شرایەتەدا کوردانی ئەوەی بەشی داگیرکراوی ئێران و بەشی داگیرکراوی عێراق
بانگەوازکەین کە یەک لە ئامێز بگرن و خەریک بن کە هەر لە ئێستەوە دەست پێشخەر بن بۆ ئەرتەشی کوردی. ئەوە زۆر گرنگە. زۆر سپاس. خۆش کاکتا مەمنون سپاس کاکتا. با من شتێک بێژم کاکتا، ئێمە کە من کە وەکو مردم خەریکیم، ئێمە ئەرتشێکی مردمی دروست دەکەین و لە مردم دروست ئەکرێ، لەگرا یەک ڕێگە هەست، دوو ڕێگە کات. یا ئەگەر تۆ مردمی هایتە ناو ئەم ئەرتشی مردمە، ئەگەریش مردمنی لە بەرامبەر ئەم ئەرتشی مردمە ئەوێسی ئەتە نازانم کاک فواد با بزانی بۆ یەکە بە یەکەی ئەندامانە پارتی و یەکێتی لێبوردوویمان هەزوانیەت و فکرەکەی وانە ئەوەی ئەسلحەی پێ هەڵەگیرێت ئێشێ بەو زەرورەتە بکات کە دفاع لە ماڵ و خاک و ئاوی خۆی شێ بکات. مقتەدا سەدر ئەگەر شیعەی هابەدەسۆ، ئێمە کوردیەت و کەلام و مەتنە ئاخێزمان هابەدەسۆ. کورد ئەم دەحفە بێ ڕەوایەت و بێمەتن نییە. نەکاکە وامەکە. ئێمە گەرەکمانە ئاسایش بێرین، پاراستنە ئاسایش و ئاشتی لە سەرزەمینە ئێمە و گەورەیە مردمە ئێمە بەهێز ئەکرێت. جۆرج واشنگتۆن ئێژێ ئەگەر ئاشتیتان گەرەکە ئامادەون بۆ شەڕ. ئێمە ئەم کارە ئەکەین، لە مردمە خۆشمان قڕ ناکەین کاکەیان. پێشتم وتم ئەوانەی پارتی و یەکێتیش تەنفیزە دەسەڵات بکەنەوە بە خەڵک، ئەوانەی سەرانە فاسدیشیان مەگەر کەسێ شکایەتی خصوصی لە تەجاوز و تەعەدا و قەتڵی بەسەرەوە بێ، کەوەی تر خێتە دەسە دادگا. نەکاکە هەروە لە خۆتۆ بڕیارە ئەلەکی بەدە. ئەوەی ئەسلحەی پێ هەڵ ئەگیرێت و خۆی بە ئینسانێکی شکۆمەندی بە کەرامەت ئەزانێت، ئێشێ جز ئەرتەشە کوردان بێت. فەرمون کاکە. کاکێمان خۆ قسەکە جەنابەت دروستە، بەڵام خۆ مەسەلەکە من ئەوان نەمگەرەکەوە بێژم. بە هەرحاڵ ئێمە شتێکمان تۆ ئەگەر وەکو خۆت کورد دەزانێ وەکەڵەتی ئەرتشی کوردان دروستەکەی، ئەوەی خۆی بە کورد دەزانێ بخۆی لە مەرتشە بوێنێتەوە کاکێمان. خۆ ئێمە باسی هینت کرد و ئێمەش هیچ شتێکمان لەم یعنی ئێمە یەک نەفەرمان لێ بە زیاو نییە کاکێمان و هیچ شێشی تویشمان نییە بجوز تەنیا سەرمایە ئێمە ئەم خەڵکە سەکەکەوە. وەختی ئەم خەڵکە خۆی ئەرتشی دروست کرد و خۆی زانی کە مردمە و ئەرتشی مردمە، خۆ بە هەر حاڵ ئەوەی کە لە بەرامبەری ئەوێسێ ئەزانێ کە لە خۆی نییە. نە ئەوەی وتم تۆ ئێمە قەرار بێ حەملە بکەی، بەڵام کەسێک کە حەملەت پێکات لەو بەرامبەر تۆ زانی ئەو خەڵکە خۆی بڕیارەدا کە مردمە و ئەوەی کە لە بەرامبەری ئەوێسەوە حەملەی پێکات زانێ لە خۆی نییە و لە مردم نییە. بۆی ئێمە وەکو ئێمە احتیاجمان بەڵێ مە بینیمان فرەی ئەحزاب دروست کرا، هەر ئەم مقتەدا سەدرە تەواوی پوڵی لە ئەمریکا کرد. ئێمە هیچمان بەدەستۆ نییە، ئێمە تەنیا سەرمایەمان خۆمانین، تاکی خۆمان سەرمایانی ئەوەی سەرمایە بێ بەس خۆمانین. ئێمە بێ خۆمان وەکوینەوەی مەسالح بکەین، خۆمان هەزینەی خۆمان پەرداخت بکەین و فقط ئەم خەڵکە بەدەستمانەوە. نە تەوەقعمان لە وڵاتەکانی ترە، نە تەوەقعمان لە ئەمانەی کە داگیرکەرن، نە تەوەقعمان لە وەکو ئەمانە ئامریکاس ئوروپاس. هیچ کەس هیچ تەوەقعێکمان لە کەسێک نییە و ئێمە مطمئنین هیچ کەسیش یارمەتیت نادا مەگەر ئەوەی کە تۆ بۆ ئەو کارکەی. تۆ ئەمە گشتمانە مازانین. زمانێک تۆ ئەزانی کە بۆ خۆت کارەکەی، زمانێک ئەزانی کە خۆت مردمی، زمانێک ئەزانی کە تۆ ئەم ئەرتشە خۆتە، زمانێک ئەزانی ئەم شەڕە خۆتە، زمانێک ئەزانی شەڕەکە خۆت ئەیکەی، ئەوەزە کە خۆت دەستی پێ بکەی، خۆت سەرمایە بۆ دروستکەی، خۆت بووی بە عوزبی. نە ئەوەی تۆ لە پڕێکۆ وەکو خەڵک دانیشکی لە پڕێکۆ 2000 نەفەر چەکدار تێنە بانسەرت، ئەمانە ئەبن بەهێزی تۆ و تۆ نازانی ئەمانە لەکوێ پوڵەگرن، بۆچی هاتکن، حقوقیان کێ ئەدات، ئیدیان چییە، و تۆ وازانی ئەمانە. ئێمە مشکلەکەمانە مەسەر تا ئەوەی کە جەنابەت ئەو تاریخەت باس کرد لە
ئەنفاڵ و لە هەڵەبجە و ئەوانەی کە ئەوە تفاقەتە بەو بەشەیهی نەکرا تۆ ئەوێنی گشتی خەڵکەکە بوو بە قوربانی ئەوەی خۆی خەڵکە خۆی دانیش بووە پشتی گرت بوو بەم هێزە ئەم هێزە قوچانی و دەرچوو ئیسا من بڕیارمان داگە ئەم شتە لەم سەردەمینی کوردەوارە تکرار نەبێتەوە گەرەکم وا بێژم کاکم ئەو قسەکەی تۆ دروستە ئەو قسەی کە جەنابە دەکەی دروستە ئێمە ئەویشمانە هەست بەڵە ئاغا یەک هات کەسە بەناو ئاریان کاکە فەرموو ئاریان سڵاو شەوتان باش بێ کاک فوادیان سڵاو لە شەو باش بژین زۆر سپاس گوێم لە بەشە لە قسەکانتان بوو یەک دوو کۆمنتیشم نووسی بەڕاستی هەر سەبارەت بەو بابەتەیەوە باسی لێواکەن ئەزانی پرسیارەکە لێرە چییە پرسیارەکە لێرە ئەوەیە من حساب ناکەم ببورێ بە کوردێکی ڕۆژەڵات ناڵێم کوردێکی ڕۆژەڵات ئەم تعبیرە چێ مەسەلەن سەپاندوێتی ونیا ئەو سنوورە مەلعونە چێ سەپاندوێتی ئەمانە پرسیارن برا من بۆ کوردێکی ڕۆژهەڵات بۆ بزانم کە ئەمە کورد نییە لەو دی سنوورە کاک ئاریان ئەو هەستەی جەنابەت کاملەن هەستێکی دروست و بیرکردنەوەیەکی دروستە بەحسەکە ئەمشەو لەسەر قسەکانە ئەخیرە موقتەدا سەدر بوو خوێندنەوەی ئێمە ئەمەسە کە عێراق تازە ناگەڕێتەوە دوای قۆناغە داخستنە پارلەمانە عێراق ناگەڕێتەوە یا ئیشێ موقتەدا پرسیارێ کاک پەیمان چاوەڕاستەکەم پرسیارێ خۆ ئێمە هەنێ خاڵی مێژوویمان هەیە باشە گیان 2003 هەیکەلی دەوڵەتی عێراق نەمابوو بەڕاستی باشە هەر خۆشیان نانەتوانی دەوڵەتێک تەکوین بکەنەوە ئێوەی بۆیکردن کورد بوو کورد خۆی مستەعیدینی خۆی ئیستیعدادی ئەوەی نییە بڕواتە پێشەوە لە قەزیەکان هەر بەڕاستی لە باشوورە تۆ مەسەلەن ئەم نمونەی وەکێکێتی و پارتی و ئەم ئەحزابانەت هەیە بەڕاستی ئەمانە ڕۆژێ لە ڕۆژان وارسی قەومیەتی کوردی نەبوون نەپارتی نەیەکێتی ڕۆژێ لە ڕۆژان بە دوای ئەو خوێندنەوە دروستە کاک ئاریەن ئەگەر تااقەتت بگرێت گوێ بدەی ئێمەش هەمان قسەمان کرد ئێستا بە خوێندنەوەی دۆخەکەی عێراق بەو نەتیجە گەیگین کە ئەبێ ئەرتشی کوردان دروستکەین تا تۆ تعبیر لە کورد بکەیت تۆ تعبیر لە کورد بکەیت تۆ خۆت تعبیر لە خۆت بکەیت کورد لە وەتەی وجودی هەیە هەر ئینسانێکی ئیزدیواجیە لە ناواخنی ئیزدیواجیە وانییە کاکە گیان وانیەوە دیعایەی دوشمنە وانی عەزیزەکەم وانییە بۆیە کەس نایاڵێ کورد خۆی متعەینکە بۆ کەس نایاڵێ تۆ بۆسە گیان تۆ شتێکت ئەوێ و ناشتەوێ ئێبا تێبگەین لەمە ئەمە دیعای دوژمن نییە کاک پەیمان ڕێزم هەیە با تۆزێ لە دۆخەکە تێبگەین ئەوە هەرچی میلەتانی دنیا هەیە هەمووی بەدوای قەزی خۆیان ڕۆشت باشە هەر هەمووی بوو بە ئینسانی سەوەکو ئینسانژی لە چوارچێوی دەوڵەت هەرچەنە دەوڵەت بەو مەفهومە کۆنی هەر باویشی نەما چی مشکلی تێ بەڵام تۆ ئینسانێکی ئەتەوێ بژی باشە ئەیتر خۆ لێرە و لێ ئەگەر باز لە هەر شتێک بکرێ لەو قاڵ بێ ئێمە هەر نەمانتوانی وە زمانی هاو بەشمانە بێ کاک پەیمانەزانی ئێزە و کاک فواد و بە ڕێزانە مەسەلەن بەو لەهجە خۆشە قساکەن کە زمانی ڕۆژهەڵاتە باشە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ من ئەمەم پێ نامۆ بێ بۆ من مەسەلەن زمانی کرمانجیی سەروم پێ نامۆ بێ بۆ ماچۆیەکەم پێ نامۆ بێ بۆ زازایی و گۆرانێکم پێ نامۆ بێ ئەمە مشکیلەکە لە ئێمە خۆمانە کە نەمانتوانی هەمومان یەکتر قوبڵکەین باشە چاوەکەم کە تۆ یەکترێ قوبڵ نەکرد پرۆژێ شە نابێ هیچ پرۆژەیەکت نابێ ئەیتر بەچی مواجهاکەی تۆ من گوێتان لێگرم ببوورە وەڵای نازانم بۆ تەداخولم کرد دەست خۆش کاگەریانەوەتەوە بۆ جەنابەت نامۆیە بۆ ئەمە نامۆنیە جەنابەت دەتوانی بە عەرەبی قسەکەی بەڵام کوردی بۆ من ئەسەر نامۆنیە بە چ زوانێ قسەکەی جەنابەت بە هەر زوانێ قسە بکەی بۆ من ئەسە مشکلەیە من نییە کاک سەربەست فەرموو
کاک پەیمان یەک تێکستی تری تایە بەلای منەوە نازانم گرنگ بوو حەزەکەم بیخوێنەوە بزانم ڕای جەنابەت چییە لەسەری ئەڵێ ئەگەر ئەی گەلی عێراقی خۆشەویست ئەگەر چاکسازی گۆڕانکارینتان دەوێت ئەوە من چاوەڕێی ئێوەم و ئەگەر ئێوەش لە واقیعەکە ڕازین بێگوێدانە سوود و زیانەکانی ئەمە بابەتێکە لە لای خۆتانە بەڵام شۆڕش دەستی پێ کردووە لێرە ناڵێ شۆڕشی سەدریەکان بەڵام لە خوارەوەڵێ سەدریەکان بەشێکن تەنها بەشێکن لە گەل و میلەت ئەوە کاکگیان ئەوە لە دکتۆرینە سیاسیە یعنی دائما جزئێک لە کولێک بەشێک لە گشتێک تعبیر لە هەمووی گشت ئەکاتەوە تاگرا تێگەیشتین ئەو لەگرا ئێژێت کە سەدریەکان بەشێکن لە کول عێراق دەرنەتیجە بە فۆرمۆلە ڕیاضی مساوی است بە گرتنە پارلەمانە عێراق لە تەرەفدارانە سەدر تعبیر لە ئێرادەی گشتی خەڵکە عێراقەکە تەوەجۆت کرد دقیقەن ئینقلابەکە و سەورەکەی خستە باوەشە خەڵکە عێراق چون لەگرا خەیرە عمومی خەڵک مد نەزەرە یعنی مبارزە لەگەڵ فەساد ڕیشەدارە عەمیقا لە عێراق متوجه بووی کاکە محەممەد دروست حرەکەتەکە کابرات بەکو ڕەجولە سیاسیەک دروست حرەکەتەکەوە ئەوەی بۆ نووساگە فرە سیاسیانە بۆی نووساگە گافی تیان نییە ئیرادی تیان نییە لەسەر دیسکۆرسی شیعەگەریە ئەو ئینسانە ئیرادی تیان نییە تۆ ڕێگەی دموکراسی پلورالیزم ڕێگەی وەتەنی ناسیۆنالیزم و شێوەی ڕەهبەریە کە ئیدعای ڕەهبەریە ملیە دەوڵەتە عێراق ئەکات تێ ئەوێنی تۆ بیانوەکەیشی ئینقلابی شیعە نییە تا دنیا بکاتە شیعە بیانوەکەی مبارزەکردن لە مانگە محەڕەمە تعبیر لە قیام حوسێن ئەکا لە بەرامبەرە زوڵمە یەزیدە و ناویشی ئەنێ ئاشوورای ئیسلاح دەبڕۆ لەگەڵ ئەم ئەدەبیاتە تۆ شەڕکە بۆیە کاکەگیان ئەوەی چارە دەمە نەکا چارە دەسە ناکا ئەو تێخە شیعەکانی کول کردو تەواو ڕەقیبی لە ناو شیعەکان بۆ خۆی نایڵێ ماڵە خۆت بتەکێنە جا بڕۆ مەسافە مابەقیە ئەو ئیستە عێراق لە 160 شیعەز بتوانێت لە 110 ئەم شیعانە بخاتەکە خۆیان 150کەی تریشی وا لە مشتا چون ئەوانە متەزەلزلن لەرزۆکن و ئەوانە لە دقیقەی ئاخرا کە هێز ئەوێنن ئەڕۆنە پشتە قودرەت لە ناوە مابەقی کەمینەکانی تریشە بڕێکیان سەر بە ئەم دەسەڵاتە ئەبن ئەگەر خۆیانی تیا ببینەوە بۆیە لە ئەوڵۆ کە دەست پێ ئەکات و ئێژێت خەڵکی عێراق ناو ئەوە بێ هیچ فەرق و جیاوازیەک جێگە بۆ گشتیان ئەکاتەوە لەناو ئاخێزنامەی کوردانە جێگە بۆ تەمامە ئینسانە کوردیەک لە سەرزەمینە کوردەوارە کریاگەسۆ بۆی تۆ مقاومە ناوێنی کابرا ئەژنۆی ئەشکێ لە تارانە بێتە پەلامارەت و تێگەیشتین کاکە محەممەد تۆ ئیستە شەڕە موقتەدا سەدر بە ئیدە ئێشێ بکەی تەواو تێپەڕی کاکەگیان ئەو ئیستەن حرەکەتێکی ئیدئۆلۆژیکە خۆی ملیۆ کردگەسۆ هێزی هەز قودرەتی هەز عمق اجتماعی هەز مؤسساتە دەوڵەتی عێراقیشی تعتیل کردگە ئەسەن عێراق وڵاتێکی فەشەلە هەروە کە ئێران فەشەلە ئەوە گۆمەکە نەژڵەژ یاگە لە ئێران با بژڵەژێ لەو دەوڵەتی یەهودە ئێرانە لە عێراق کەسیفتری لێ قۆمێت وا بزانیت و بەمەچەکە ئێمە ئەمە ئەژڵەژێ دەبە خوێندنەوەی ئێمەس و هیدایەتی ئەەکەین و ئەم ئەرتەشە کوردانە دروست ئەەکەین شەڕە ئەمسالە موقتەدا سەدر بە ئێمە ئەکرێ بە کەسی تر ناکرێ شەڕە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە ئیدە ئەکرێت بە جیهانبینی و جیهانە کوردی ئەکرێت نەبەفت بە تەنهایی بە کڵەشێنکۆف تۆ ئێشێ کابرا لە وادیە نەزەر و بۆیتە دوای ئمە تەحلیلت دروست ئەەکەین بۆیە ئیمڕۆ بە زەرورەتی دانان ئەرتەشە کوردان ئەگەین کاکە من یەک نەفەرم ئەم گشتە مەتاڵبە هەست عەرەبی نازانم ئەمشەو دەرکەوت من عەرەبیەکەم لە فرە کەسی خاسترە ئاخر دەئیستە مەشیایە خەڵک لە سلێمانی و هەولێرە لێیان بچۆڕیایە دەرمەوردە عێراق ئاگادار وایەنا
کورەگشتی بەرئەساسە حب و بغض و ئەوەی کە ئەو حەزی پێکا و گەرەکی واقع بگۆڕێ بیکا بەو جۆرەی کە ئەو حەزی پێکا واقع شتێکی تر بە تۆیژێت. ئەوە بۆ یەکەم جارە ئێمە خاوەنە بڕیار، خاوەنە مەتن و قدرەتە تەحلیلین و خەریکین فەرماندەهیەکەین و خەریکین ئەوێنین چ اتفاقێک کەفێ. ئەوە خەت ئەوە نیشان من بۆ ئێوەم کێشا دێخۆ ئەوەی تا ئێستا ئێمە تەحلیلمان کردگە هاتە دی وتمان وا گەلێکیانە حرەکەتکەن و وا ئەکەن. تۆجۆ فەرمونون بۆیە لە بەیانی و یارانە ئاخیز ورد و دەرستان کەوانە ئەگرا جزء ئەرتشە کوردانن و عێلامە ئامادەگیەکەن ئەوانەیشی وانە ناوە سەرزەمینە کوردەوارە مسلح ئەون و لە ڕیزبەندی و دروستکردن ئەرتشە کوردانە لە سوحاوە مەچەکی بۆ هەڵەدەن و دەرەکەفن. فەرمونون. عفو کاک پەیمان زۆر عەجیبیانی ئەڵێ بەعام ئەڵێ شۆڕش دەستی پێ کردووە دواییش خۆی بچووکە کاتەوە بۆی بەشێک بێت لە تەواوی گەلی عێراق ئەڵێ من سەدریەکان تەنیا بەشێکن لە گەلی عێراق و لە شوێنێتر ئەڵێ من خاوەنی هیچ غەنیمەتێک نیم نە بۆ خۆم نە بۆ کەسانێک پەنام بدەن و داوای ڕزگاریش لە کەس ناکەم و لە ئاخیریشا سوپاسی هێزە ئەمنیەکانەکات بۆ ینی لە هاوکاریکردنی هێزە ئەمنیەکان ناکا سپاسی سپای عێراقەکە ئەوە نییە ئێژێ قواتە البەتڵ ئەمانە کێن ئەمانە ئەوانەنە وا لە بەرامبەری قانونە نیوتراڵن فقط لە قانون فەرمانەوەن التجای حیزبی و گروپی و سکتی و فرقەی نیەن. ئەمن لە ئەوەڵیشەوە وتم خۆ من 4 ڕۆژ پێش بۆ ئێوە تەفسیرم کرد لەگرا وتم وەختێ موقتەدا سەدر ئێژێ پارلمان بگرن نوێنەرەکەی بەڵام دادگاهە عێراق مەگرن ماڵ ملەتە موسەنا ئەمین گەوج بوو درسە ئەو بە مؤسساتێک کە فەرمان لە قانون ئەوە و بە تەنهایی ڕەبتی بە قانون هەست مؤسساتە مردمی ناوی ئەوات و مؤسساتێک کە بریتین لە ئیدەگە لە سیاسی ڕوانگەگە لە سکتی و فرقەئی بە مؤسساتە باتڵ و قانون فەسادی ئەزانێت وەکو پارلەمان. تەوەجۆت کراغیە کاتێ بڵێن سوپاسی ئەو هێزە کات لە تەنیشت ئەوانە دایانێ هەر لە دوای نووسینەکە ئەڵێ و ئەو کەسانەی بوونە هۆکار بۆ سەرخستنی ئەم شۆڕشە ئەوانی ژەباتە پاڵەوان کاملەن دروستە حرەکەتەکە کاملەن سیاسیە ئەو ئیستە بەشێک لە ئەرتەشە عێراق بەشێکی فرە لە ئەرتەشە عێراق تەزمینیان پێداکەوانە هێزن جێگەی خۆیانیان ئەوێ پلەی خۆیانیان ئەوێ و لەسەر جێگەی خۆیان ئەمێننەوە کەس دەستیان بۆ ناوات دەرنەتیجە لە مناقشەی سیاسیان نەیاڵێ ئەوان دەخاڵەتکەن ئەسڵەن کارە ئەرتەش دخالەتکردن لە ئوموراتە داخڵیە سەرزەمینیەکان نییە هەروواکە لە 22 بەهمەنی 57 چیان کرد بە ئەرتەشە شاه هەرو کاری پێکەن. فەرموو کاکیان. بەڵێ مەمنوون دەستت خۆش بێ کاک سەردەشت کەمێک دەنگیشت زەعیف بوو بەرحاڵ مەفهوم بوو. کاک جەمیل بەخێر بی فەرموو جناب. نیشان وەکو شتێ باگیان خواردکە میکرۆفۆنەکانیان کریا گەسۆ هەڵە بەڵام کاک جەمیل باگتان خواردگە گەر ڕنا دەرەوە بێنەوە خاسە بێت گەر دەنگی بدەژنەفن. کاک خەبات جنابت فەرموو بەخێر بی. ئیسا دەنگمەس بەڵێ بەڵێ بەخێر بی فەرموو. سپاس کاگەلی جەناب سڵاو مەز بۆ هەموو ئەوڕێیان. من پێم خۆشە لەسەر پەیامەکەی موقتەدا سەدر قسە بکەم و لەسەر خودی موقتەدا سەدر چون ئەم کەسە ئەبێ ئینسان شناختێکی دروستی لەسەری بێ و خوێندنەوەیەکی دروستی بۆ پەیامەکانی بوێت ئەو کاتە دەتوانێت لە بەرامبەری ژیانناوی دروست هەڵگرێت. ئەگەر کەسێک بزانێت شەڕ بکات ئەو کەسە ئەتوانێت ئەزانێ چۆنیش ئاشتیەکە یعنی کەسێک شارەزای هەبێت لە شەڕ و ئاشتیشە ئەو کەسە ڕێبەرێکی واقعیە و خەڵکیش حساوی لەسەرەکات. موقتەدا سەدر تەمەنێکی کەمی بوو کە باوکیان کوشت یعنی گەنجێک بوو بەڵام ئەم گەنجە تایبەتمەندی ڕێبەریبوونی تیا دیار بوو. ئەبینین دوای کوشتنی باوکی ئەم گەنجە
کەمکەم هەم شەڕی ئەمریکیەکان ئەکات هەم شەڕی نایارەکانی خۆی لە عێراق ئاکا و کاتێک ئەمریکیەکانیش هەستیان کرد کە موقتەدا سەدر ئەتوانێت سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێ و ئەتوانێت شەڕی ئەوان بکە و خەڵک لە دەوری خۆی کۆ بکاتەوە ئەمریکیەکانیش حسابیان بۆ کرد و ناچار بوون تەکیشیان تەحامڵ بکەن ئەگەر هاوڕێیان لە بیریانوێت یەکشەوە موقتەدا سەدر لە هێزێکی شیعەی ڕادیکاڵی کە تەواو دژبەری ئەمریکیەکانە ئەبێ بە هێزێکی دیموکرات و تێت بەشداری لە دەوڵەت و موسساتی عێراقیاکە بوو بە هێزێکی دیموکرات یعنی یەکشەوە کەسێکی غیرە دیموکرات کەسێکی مەزهەبی کەسێکی عەشایر ئەبێ بە کەسێکی دیموکرات و لیبراڵ و عالەم شتانە ئەمە وەخاتری چی بوو وەخاتریەوە ئەم گەنجە ئەیتوانی ڕێبەری بکات و ئامۆزش دریا بوو پەروەردە کریا بوو لە خانوادەکەی خۆیان لە نێو هێزەکەی خۆیان و توانی دەورێکی باشیش بگێڕێت موقتەدا سەدر من یعنی ساڵانی ڕابردوویش من فرە وەختێ باسم کردووە وتمام کەسێکی مەترسیدار ئەڵبەتە لەسەری کورد ئەگینا بۆ شیعەکان بەڕاستی ڕێبەرێکی واقعیە گەنجە ئەنەرژی هەست هێزی هەست و ئەتوانێت عێراق بەرەو بە تایبەتی شیعەکان بەرەو ئاراستەی یەکبوون بوات ئەوەی کە ئێستا موقتەدا سەدر ئەیکات دڵنیام لەوە موقتەدا سەدر مەگەر ئەوەی کە بیکوژن یا بە تەواوی بیخەنە سەر چۆک ئەگینا موقتەدا سەدر دەوڵەتی عێراقی خاژێر دەسەڵاتی خۆی و دەوڵەتی عێراقیش بخاژێر دەستی خۆی هەم ئوروپا و هەم ئەمریکا و وڵاتەکانی تریش مامەڵەی تەکاکەن و تەحمڵی تەکاکەن ئەو گەندەڵ و فاسدانەی کە لە 2023ەوە دەوڵەتی عێراقیان ماوە دەسەوە وەکو نووری مالیکی و حەکیم و ئەوانەی کە سەر بە وڵاتانی ترن هیچ کەسێک پشتیان ناگرێت نە ئەمریکا پشتیان نەگرێ نە رووسیا و نە وڵاتانی ئوروپایی پیش ڕۆنە هەر شوێنێکی تر موقتەدا سەدر ئەتوانێت بیانێرێتەوە و بیان کا زیندان بەڵام بۆ کورد ئەبێ کورد ئەوێ لەبیر نەچێت موقتەدا سەدر کۆنتڕۆڵی دەوڵەتی عێراقی بکات و ناوچەکە بخاژێر نفوزی خۆی و خۆی بتوانێت کۆنتڕۆڵی تەواوی دام و دەستگاکانی دەوڵەتی عێراقی بکە ئەو وەختە لە ئاکاتۆ بەرەو خاکی کوردیش لایشی کردۆ هیچ هێزێک لە حاڵی حازرا نابینرێت لە باشووری کوردستان یا ئەو بەشەی کوردستان کە عێراق داگیری کردە هیچ هێزێک نابینیت لە بەرامبەریا بوێسێت موقتەدا سەدر وە باشی شناختی لەسەری بەڕێوەبەران یا دەسەڵاتدارانی باشووری کوردستان است ئەزانێت چۆن یاریان تەکا بکە و ئەزانێت نقطە زەعفی ئەمانە چییە بۆیە ئەگەر موقتەدا سەدر کۆنتڕۆڵی دەوڵەتی عێراقی بکات هیچ گومانتان لەوە نەوێت ئەگەر هێزێک دروست نەکرێ هێزێک نەوێت لە بەرامبەریا بوێسێت هەتا وەکو سنوورەکانی پێنجوێن و باشماخ و پەرویزخان تێت و هیچ هێزێکیش ناتوانێت ڕێگری لێ بکات هەر بەویشەوە ناوێسێ موقتەدا سەدر ئەوێ وەو کەسەی کە پەیام بدات تەواوی شیعەکانی منتقەکە لە پشتی خۆی تەیار بکە و ئەتوانێت سەرنجی تەواوی شیعەکانی دنیا بۆ لای خۆی ڕابکێشێ وە پێچەوانەی خومەینی کە خومەینی خۆی بووکەڵەیەک بوو دەستکردێکی دەستی ڕۆژئاوا بوو هاوردیانەوە لە تاراندایانیا خومەینی جگەل لەوەی کە مەسن لە ڕووی نژادی و لە ڕووی خوێنیشەوە جیاواز بوو جیاوازە لە موقتەدا سەدر عەرەبێکە هەم شیعەگەری ئەکات هەم کەسێکی ناسیۆنالیستە و هەم هاوخوێنی شیعەکانی منتقە کەس بەڵام خومەینی ئەو پەڕەکەی شیعەکان ئەو شیعانەی کە عەرەب نین پشگیریان لێ ئەکرد یا بە شێوەیەک فریوی پەیامەکانیان خواردوو خومەینی پیر بووکەڵە بوو و هیچ تایبەتمەندیەکی ڕێبەربوونی تیا نەبوو بەڵکو کردیان وا ڕێبەر وایان لێکرد کە لە کوورەی مانگا ببینرێت بەڵام موقتەدا سەدر هەموو تایبەتمەندێکی ڕێبەری واتیا تەماشای پەیامەکەی بکە زۆر بە وردی بە دقەتێکی باشەوە پەیامەکەی نووسراوە قسە ئەکات یعنی قسەکانی ئەوە نییە ئەمر بکات بەڵکو خەریکە ڕێک قسەی خەڵک ئەکات ئێژێ خەڵک ئێوە ئەمەتان پێ باشە
اعتبار بدەن بە من ئەم ئەمرەی ئێوە ئەم خواستەی ئێوە جێبەجێ ئەەکەم نایەت بێژێ من ئەمە ئەەکەم ئێوە بکەونە شوێنی من بەڵکو تێت بە زمانێکی زۆر زۆر سیاسیانە بە زمانێکی دیپلۆماتیانە هەم هەڕەشە ئەکات هەم دەستی ئاشتیش ڕائەکێشێت هەم سەرنجی خەڵکەکە بۆ لای خۆی ڕائەکێشێت یعنی خەڵکەکەی وا لێ کردووە خەڵک پشگیری ئەوە کات خەڵکی عێراقیش ماندووە بێزارە لە ئەم سەرکردە گەندەڵانە لە ئەم بەناو ئەندام پەرلەمان و حیزب و ئەمانە هەر لایەنێکیشیان سەر بە وڵاتێکی ئیقلیمی یا وڵاتێکی ترن و خەریکی فەساد و دزی و تاڵانکردنی خەڵکن داقەتا بۆیە خەڵک ناچار بووە و واز تێرێت بێ ئەوەی کە گوێ بدات لەوەی کە ئەگەر موقتەدا سەدر لە ڕابردووە هەڵەیەکیشی کروێ یا ئیسا کەسانێکی دەوروبەری ئەگەر شتبایەکیشیان کروێ هەڵەیەکیشیان کردوێت گوێ نادەن بەو شتانە و پشگیری لێ ئەەکەن مادەم ئەمڕۆ ئەو خەریکە لە خۆی خزاندووە سەر نێو خەڵک و لە زمانی خەڵکەوە تێت قسە ئەکات خەڵکەکەیش ئەمایان پێ باشە بۆیە من گومانم لەوە نییە لە ئایندەیەکی فرەنزیکە موقتەدا سەدر یا ئەبێت وە تەواوی لە ناوی بدەن و خۆی وێزەکەی لە ساحەکە دووری بخەن و ئەمیشە تەنیا بە شەڕ ئەوێت ئەگینا هیچ وڵاتێکی تر بە ئاسانی ناتوانێت موقتەدا سەدر لە ساحەی سیاسی عێراقا ئاوت بکات تەنیا مەگەر بە شەڕ ئەگینا موقتەدا سەدر ئەم هێزانەی تر کە لە ساحەی عێراقا هەنگشتیان ئاوتەکات زۆر بە ئاسانیش ئاوتیانەکە نووری مالیکی تا سەری گەندەڵە و ئەوەکانی تریش لە نورمالکی گەندەڵترن لە فەساد لە کوشتنی خەڵک لە تاڵانبرنی سەرۆت و سامانی خەڵک هەر تەماشایەکە ئەوەی کە ێژن لە عێراقا ئەندام پەرلەمان و پێی قانون ئەندام پەرلەمانێکی قانونیە بەڵام ئەم ئەندام پەرلەمانەکەی ئێژن قانونیە خۆی فاسدە بۆچی فاسد تەماشای تۆ هەتا لە حقوقەکەیشە مقایسەی بکە من ئەم ئەندام پەرلەمانە چی ئەکات حقوقێکی ئەندام پەرلەمانێکی عێراقی لە حقوقی سەرۆکی زۆرێک لە وڵاتەکانی دنیا زۆرترە یعنی دە بەرابەری حقوقی ئەندام پەرلەمانی وڵاتەکانی ترەوێت حقوقی ئەندام پەرلەمانێکی عێراقی یا سەرۆکۆماری عێراقی تەماشاکەیت حقوقی ماگانەی زیاترە لە 90% سەرۆکۆمارەکانی تەواوی دنیا وەختێکە خەڵکەکەی حتا خزمەتگوزاری سەرەتاییشیان نییە خەڵکەکەی احتیاجن خەڵکەکەی ئەمرن لە برسیانە لە کاتێکە وڵاتێکە لەسەر دەریای نەوت و گاز و بەرهەمی کشت و کاڵی و ئەمانە وڵاتێکیان وێران کردگە لەبەر خاتری بەرژەوەندی خۆیان و لەبەر خاتری بنەماڵە و حیزب و گروپ و دارودەستەی خۆیان من هیچ وەختێ باوەڕم وانییە ئەو قسانە زۆر دروستە عێراق ناگەڕێتەوە بۆ پێش ئەم ڕاپەڕینەی کە ئیسا لە ئێرە لە شاری بەغا و لە شوێنەکانی تریشا دەسی پێکردێ ئەگەر ڕابردووی شاری بەغایش سیر بکەین ئەم شارە شارێک بووە لە مێژووە ڕۆڵی بووە و دەوری گێڕاگە هەر کەسێک شاری بەغدای کۆنتڕۆڵ کردوێت توانیەسی هێزی خۆی و نفوزی خۆی ئیشانی ناوچەکە و دەوروبەریش بدا منوەڕن لە 100 ساڵی ڕابردووە شاری بەغا وای لە کریا کە هەمیشە دەوڵەتێکی ساختەی بووە دەوڵەتێکی بووکەڵەی بووە خەریک بووە نۆکەرایەتی وڵاتانی ڕۆژئاوایی کردگە هەر وەختێکیش پیان خۆش بووە سەرۆکەکەیان گۆڕیگە یا کەسێکی تریان هاوردگە ئەگینا بەر لە ئەم 100 ساڵە تەماشاکەی هەر کەسێک کۆنتڕۆڵی شاری بەغدای کردووە توانیەسی تەئسیر لەسەری مەنتقەکەدا بنێەوە بەشێک لە مەنتقەکە بخاتە ژێر دەسەڵاتی خۆی من قسەیەکی ترم نێگەر پرسیاری بێ هەمە خزمەتتان ناگی ناچمە خۆ دەست خۆشکار جەماڵ مەمنون بۆ اجازە بە وەختی مقتەدا سەدر لەوێ شارەکە لە قسەکانی کە خۆی بە عنوانی ڕەهبەری خەڵکی عێراق داهێنێ یعنی خۆی ڕەهبەری خەڵکی عێراق داهێنێ ئیسا ئەوانەی کە لەم بەشی لە مەسەن لە کەلان تۆ وا بکە کابراکە لە کەلان لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر دانیشکە لەناو خەڵک لەناو خۆی بە عێراقی ئەزانێ خۆی بە قانونی عێراقی ئەزانێ خۆی لەناو زەمینی لەناو دەوڵەتی عێراقی لەناو خاکی عێراقە ئەم شەڕەی موقتەدا سەدرەی چۆن پێکرێ تۆ ئەگەر نەتوانی خۆت جیاکێتەوە بە عنوانی ئەرتش بە عنوانی سەرزەمینێکی کوردەوار خاکی کوردەوار ئەرتشێکی کوردەوار چۆن شەڕی
ڕەهبەری عێراقت پێکرێ وەختی خۆت تەمامەن های لە ژێری کاک نەزەریە. فوادیان کاک جەمیلی شەرۆ قسەیە کە قسەکانی خۆمانی وتۆ یعنی ئەویش موافق بوو لەگەڵەوەی کە تۆیشە هێزت بێت هێزێکی ئامادە و تیارت بێت نە ئەم حیزبانە حێزە مردمت بێت و خوێندنەوەکەشی سەبارەت بە موقتادا سەدر دقە و دە خوێندنەوەکەی ئێمە بوو مخالفەتێکی نەبوو قسەیە کرد منی نازانم مخالفەتێک جناب چۆن نەبوو تا تێگەیشتی قسەکانی بەڵام هەرۆ کاکەتان قسەیە کرد کاکیجان من بەڵە دروستە کاکەمان گەرەکم بێژم تۆ وەختی کاکەمان مەسلەکە وزە کە تۆ مەسەڵ من وەکو خۆم مثالەدا من خۆم بە عێراقی زانم چۆن نتوانم شەڕی ڕەهبەری عێراق بکەم نا بێسە مردمە بێدەسەڵات وقول شعرەکەی ئەخەوانە سالس ئێژێ کاوی نیس کاوش اسکەندەری بیایەت تۆجۆکەی ئەو کاک پەیمان تێ بەڵام کاک فواد بەڵێ ببەخشن فەرموو فەرموو کاک پەیمان قسەکەت بزانە کاکەگیان خەڵک ئێحساسی بێدەسەڵاتی ئەکا و خۆی منتسەب ئەکا بەوەی کە تەعبیر ئەکات لە عوقدەگەلە دەروونە ئەم ئینسانە بۆیە ئێمە زەرورەتە تەشکیلە ئەرتەشە کوردی ئەدەین تا هیچ تاکێکی کورد ئێحساسە بێدەسەڵاتی نەکات هەڵخاتۆ بەدەم سپای داگیرکەر و سپای ئشغالگەرە کە پێی وابێ منجیەکی بۆ هاتکە و نەجاتی ئەدات یا لە حوب لە بوغزە ئەم حیزبە فاسدە کاولانە بکەوێتە باوەشە موقتەدا سەدر نە ئەو کاکەگیان ئەو بە مەنافع عێراقی کریاگە چون هدایەت نەکریاگە ئیستا ئێشێ ئێمە تەمامە تەوانە خۆمان بخەینە گەڕ با بزانی موقتەدا سەدر ئیمکانی نییە لە ژێرە ئەم گوفتمانە پارتی و یەکێتیش نەکێشێتە ژێرە تێخە بڕایی بڕینە گەندەڵی حەد بە بەهانەی گەندەڵی تەوجۆکەی ئەو قانونەکە هەڵ ئەوەشێنێت و مطمئین وە دوای ئەوەی کە بتوانێت سەرکەوێ و ئیقداماتە خۆی بواتە بەرەو قانونەکە هەڵ ئەوەشێنێت و بەخاس بزانی لەذا خەڵکە بۆیە ئێمە نەمانگەرەکە خەڵکەکەمان هەستە بە تەنیایی بێدەسەڵاتی بکات و بڕوات خۆی بخاتە باوەشە کەسێکی ترۆ ئەوە ئەو کارێک کە ئێمە ئەیکەین دەقیقەن بۆ بەرگرتنە بەو ڕەفتارە فەرمووی سەر جەمیل سپاس دقیقاً کاک فواد دەزانی چییە تۆ ئەگەر نەتوانیت خۆت لەوی تر جیا بکەیتەوە خۆ دەخەیتە ژێردەسی ئەو بخصوص بۆ کورد 100 ساڵە هەوڵەدەن کورد ژێردەسەی ئەوی تر وێت من چۆن نەتوانم قانونی قبول بکەم کە من ئەکاوە ژێردەسە من نە قانونی ئەو دەوڵەتە ساختانەی کە لە منتقەکە دروستکراگەن نە ئەوم قبوڵانە ئەم قانونەی پێژن قانونی نێودەوڵەتی من ئەوەشم قبول نییە چون ئەم قانون نێودەوڵەتیشە هیچ حسابێک بۆ ئینسانی کورد ناکە ئینسانی کوردی کردگە وە کۆیلە خەریکە وای لێ ئەکات تۆ هەر ژێردەسەوی بووی تۆ ئەوی تر یعنی تۆ ئەسڕێت و ئەکاوە ئەوی تر ئەمەی کە لە 2023 شاکریانەوە ناوی قانونی عێراقی و ئەمە قانونی عێراقی و ئەمە دەوڵەتی عێراقی و دەوڵەتی فدراڵە و چیۆمانە ئەمە گشتی قسەی لە حەقەتا قسەیەکی مناڵانەست ئەم قانونە وە نەفعی خەڵکی کورد نییە وە نەفعی ئەم خەڵکە نییە خەریکە خاکی کورد دەفرۆشێت خاکی کورد ئەداوە دەوڵەتێکی ساختەی عێراقی کەس نازانێ ئەم دەوڵەتە سەروە کوێز سەروە هەموو شوێنێکە بەڵام سەروە خۆی نییە سەروە هەموو شوێنێکە ئەم خەڵکەیش کە تێن ئێمە ێژن عێراقین لاقەتە خۆیان ناناسن ناتوان پێناسەیەکی دروستیان بۆ خۆیان بووە وە شناختێکیشیان لەسەر ڕابردووی خۆیان نییە ئەگینا تۆ چۆن خۆت ئەگەر شناختێکی دروست بێ پەناسەیەکی دروستی خۆت بکەی چۆن خۆت خۆ دەکەی تۆ کۆیلەی دەسی ئەوی تر یا ژێر دەسەی ئەوی تر ئەمانەی کە هاتن ئەم کاریانە کردگە بەیانی موقتەدا سەدرێژێ مەگەر تۆ عێراقی نیت دەوڵەتی عێراقیت قبوڵ نییە سەروەری دەوڵەتی عێراقیت قبوڵ نییە دێ هەر وە مادەم وەپی ئەو قانونیشە وەپی ئەو قانون نێودەوڵەتیشە هێز تێرێتە پەرویزخان تۆ چیەکەی هێز تێرێتە مەسەن باشماخ و مەرجی حاجی عمران و فڕۆکەخانە و ئەمەکە ئەوکە و هەموو شوێنێ کۆنتڕۆڵەکە تۆ چیەکەی و دوای ئەویشە هەر هەڕەشەی گەندەڵی بکات ئەمانە سەدان کومپانیان هەیە سەدان کومپانیان هەیە بە ملیاردها دۆلار پوڵی سەروەت و سامانی باشووری کوردستان و عێراقیان بردگە ئەمە حەقیقەتێکە دەیتێ بەیانی وە ناوی گەندەڵی و ئەم شتانوت
دادگایان نەکات و ئەیشتوانێت ئەو کارە بکات. ئەمریکایش و ئەمریکا و ئەوروپا و رووسیا و وڵاتانی تریش ئەمان حساو لەسەری مقتەدا سەدرەکەن، ئەمان پشگیری ئەو کەسانە ناکەن کە تا ئێستا نەیانتوانیگە وەکو ڕێبەرێکی سیاسی وەکو هێزێکی واقعی دەربکەون کە ڕێبەرایەتی خەڵک بگاوە بتوانێت منتقە کۆنتڕۆڵ بکات. دەست خۆش بە کاک زمان دروستە قسەکان دروستە هەروە بوو یارانێک لەسەر ستێجن کەسێک قسەیەکی نییە لەسەر ئەم بابەتە ئەوانەی کە لە ئادیۆنسن نازانم بە هەر حاڵەوەی لەو سەرزەمینە ژیانەکەن و تەشریف بێنە سەر و نەزەرێک بنێوێت دروستە کاک جەمیل منیش منزورەکەمەوە بوو تۆ گەرەک بێ شەڕ ئەمە بکەی ئەبێت لەمە جیابیتەوە یعنی لە عێراقی بوونت جیابوویتەوە لە قانونی عێراق جیابوویتەوە خۆت بۆ خۆت تعریفێکت بێ بۆ خۆت هۆیەکەتت بێ بۆ خۆت ساحەبی سەرزەمینێک بێت تا بتوانی شەڕی بکەیت لەنا هیچ وەخت تۆ ناتوانی بڕۆی بە شەڕێکی ئاوا کە قبولتە بەعنوان مطمئنن بە ڕەهبەری عێراقیش قبوڵیەکەن مطمئنن قانونی عێراقیش دامەرزێ لەوێ ئەو کابرا خۆی بە ساحەبی عێراق ئەزانێ قانونی عێراق بەڕێوەبات خۆی تۆ ناتوانی شەڕی بکەیت بە هیچ جۆرێک ناتوانانی شەڕی بکەیت یەک کەسێکی دەنگی هەڵسێتەوە بە عنوانە ئاشوگەرێگرێ بکوژێت کەسیش ناتوانێت لە هیچ شوێنێکی دنیا مسامانە لەوانە بێژن ئێمە مەسەن جاران بووە بیان وتای بەڵام ئەمە دوشمنێکی خارجیە بێن مەسەڵەن دڵیان خۆشە بە سازمانی مۆدەل بێژن وەڵام من دوشمنێکی خارجی خەریکە واکات ئەویش ناتوانێت بکات چۆن تۆ توانی ئەوەت نییە چۆن تۆ کابرا ڕەهبەری عێراقە بە قۆڵی مەخۆ بە تەواوی ڕێی مردم خەریکە لەو عێراقی خەریکە حکوومەتەکە پارلەمان دانێت قانون دانێت تۆ شەڕی ئەمەد ئاوان ناکرێت پێی بەڕاستی ئەبێ ئەوەڵین کارێکی تو بۆ خۆت ئیدەیەکت بێ ئەوەڵ لە ئیدەکەی یعنی ئیدەکەی باتڵکەیت و بە ئیدە بچیتە شەڕی تا بتوانی دەست بچێ و بتوانی شەڕی دەکات فەرموو کاک جەمیل. کاک فواد دەقیقەن تۆشێ گفتمانێکی نوێت بوێ بۆم سەردەما یا مانیفست یا مەتنێکت بوێ تۆ کیت شەڕی مقتەدا سەدرەکەیت ئەشێ پێناسەیەکی دروست لە خۆت بوێ و خۆت ناساندوێ و خەڵک بۆ لای خۆت ڕاکێشی ئەم خەڵکە کێس تۆ ئەتوانی پێناسی ئەم خەڵکە بکەیت ئەتوانی مانیفستێک یا مەتنێک دروست بکەیت ئەم خەڵکە خۆی بناسێت ئەگەر خەڵک خۆی ناسی ئەو وەختە توانێت پێناسەی خۆی بکات و لە بەرامبەر گفتمان و مەتنی شیعەگەری مقتەدا سەدرا بوێسێت بەڵام ئیسا مقتەدا سەدر دەقیقەن لە گفتمانێک لە مەتنێک ئیسفادە دەکات ئەتوانێت سەرنجی خەڵکەکەی بۆ لای خۆی ڕابکێشێ دەقیقەن خەڵکەکەیش باوەڕی بەو شتانە هەست ئەو ئێژێ من نەوەی ئیمام حوسەینم و نەوەی ئیمام حوسەینە عەرەبە خەریکە لە هەم دیدگا مەزهەبیەکەیەوە هەم لە دیدگا عەرەبیەکەیەوە خەریکە کارەکات و هاتووەسە زاویەیەکی شوە دەقیقەن زاویەی خەڵکە لە زمانی خەڵکەوە قسەکە وەکو خەڵک قسە ئەکات نەک ئەوەی کە بێت وەکو بێژێ من ڕێبەرێکی سیاسیم یا من فەرمانەکەم یا وەکو حیزبێک خۆی پێناسە بکات و لە چوارچێوەی حیزبێکا قسە بکات دەقیقەن ئەو بە پێشەوانەی تەواوی ئەوانەی کە لە عێراقەکایەکەن ئەو تێت وەکو خەڵک قسە ئەکات بۆ پێچەوانەی مالکی و ئامری و ئەوانی تر ئەو تێت وەکو خەڵک قسەکە ڕوبەڕووی وەکو خەڵک ڕوبەڕووی ئەوانی تر ئەوێتەوە بۆیە ئەوانی تەنگەتاو کردووە ئەوانی خستێسە گۆشەیەکەوە و من گومانم لەوە نییە ئەگەر هێزێکی نێودەوڵەتی فریای ئەوانە نەکەوێت من باوەڕ ناکەم مالکی و ئەو دەسەڵاتدارە فاسدانەی عێراق بتوان ڕووەڕووی مقتەدا سەدر بوونەوە چاویشمان پێ ئەکەوێت ئەگەر لە ڕۆژانی داهاتووە یا بێژم هەفتە و مانگەکانی داهاتووە ئەگەر مقتەدا سەدر لە ناو نەدەن و هێزەکەی لە ناو نەدەن کە من
بە شتێکی زۆر ئاسان نییە، شتێکی تا ڕادێک دەتوانی بێژی ئەستەمیشە. موقتەدا سەدر گشتیان ڕائەماڵێت. ڕایماڵین دەوڵەتی عێراقی خاژێر دەسەڵاتی خۆی، منتقەکە خاژێر دەسەڵاتی خۆی، قانونیش ئەگۆڕێت. ئەو قسەی کاک پەیمانێژێتی قانون نەگۆڕێت، دەقیقەن قانون نەگۆڕێت و دەوڵەتی عێراقی دەوڵەتێکی یەکدەسەکات و خۆی ڕێبرایەتیەکات. ئەو وەختە لا ئاکاتووە ڕەنگە ئیمڕۆ ڕێبکەوێتێکی پارتی یەکێتی یا هێزێکی تری سونیە، بەڵام هەرکە قودرەتی گرتە دەست ئەوانە هەر شتێکی فرە ئاساین و ئەتوانێت کۆنتڕۆڵی ئەوانیش بکا و کۆنتڕۆڵی منتقەی ژێر دەسەڵاتی ئەوانیش بکا. وێ کورد لەم وەختە پێویستە خۆی بناسێت و پێناسیەکی دروستی لە خۆی بێ و مانیفستێک یا بێژم مەتن و گوتارێکی تازەی بێ بۆی کە ڕوبەڕووی ئەو گوتارە ناسیۆنالیستیە مەزهەبیەی موقتەدا سەدر بێت. و ئەگەر ئەمە نەکات موقتەدا سەدر بەیانی دڵنیاوە کۆنتڕۆڵی منتقەکە کات و کوردیش ئەوەی کە تا ئێستا بەرهەمی خوێن و قوربانی ئەو خەڵکە گۆزە خەڵک وەدەسی هاوردگا بە خوێنی خۆی و بە ئارەقی ناوچوانی خۆی ئەوەشی لەدەست ئەچێت. چون هیچ هێزێک من حاڵی حازر هێزێک ناوێنم بتوانێت لە بەرامبەر موقتەدا سەدرا بوێسێت. تەنیا یەک شت هەیە، ئەویش کوردبوونە و پێناسەکردنەوەی دووبارەی کوردبوونە و ئەو خۆشیارکردنەوەی ئەم خەڵکەسە تاوەکو بتوانێت لە بەرامبەری ئەو گوتارەی موقتەدا سەدرا بوێسێت. بەڵێ دروستە کاک جەمال، دەست خۆش بێ. ئەڵبەتە ئێمە خۆمان ئەو تاریفمانە کردگە، هەم کوردبوومان لە ئەوڵەوە هەڵوەشانەوە تاریفمان کردگە، مانیفستیشمان شێگاوە. ئێمەش خەریکین هەرەو کارێکەکەن. ئێمەش هەروەوتم تەنیا شتێک ئەتوانێت لە بەرامبەر ئەوەی بوێسێ کوردیەتە، نە شتێکتر. ئێمەش وتت ئەوان کە وەکەوەی موقتەدا سەدر خەریکە بە خەڵک شەڕەکە، ئێمەش خەریکین بە خەڵک شەڕەکەین. ئێمەش بە عنوانی خەڵک، بە عنوانی کورد، بە عنوانی کوردیت، بە عنوان ئەوەی کە ئەم سەرزەمینی کوردەوارەمانە بێنین دەست و خەریکین لە بەرامبەری ئەوەسین. ئێمە تۆ ناتوانین لەگەڵ موقتەدا سەدر بە هیچ عنوانێ شەڕ بکەیت. تۆ دەست بووی بۆ چی؟ مەسەن دەست بووی بۆ شیعەگەری، موقتەدا سەدر تەواوی پاکستان ڕژێنێتەوە سەرزەمین. پێت وایە چ سونیەک دەتوانێت بەر بە بێت شەڕی سونی بکا بۆ کورد؟ مەسەڵەن کام دۆڵەتێکی سونیت مەسەن تۆ گەگەرێت بێ ئاوا شەڕی بۆ بکەیت؟ تۆ بڕۆ بە عنوانی ئەوەی کە موقتەدا سەدر شیعەت یەک فیشەکێکی بۆ بتەقێنە، زانە هەر پاکستان ناخوا شیعەکانی پاکستان، تەواوی شیعەکانی دنیا تێرەتەوێت. مەسەلە ئەمەسە تۆ لەم بێنە ئەبێت شتێکت ببێ ئێرایی بێ کە تۆ بێژی پێی من خەریکم بۆ ئەمەی شەڕەکەم لە بەرامبەر تۆ موقتەدا سەدر، نە ئەوەیە. ئەمە کە تۆ بە عنوانی خۆت، بە عنوانی ڕەهبەری خەڵکی عێراقەزانی، ئێمەش خەڵکی کوردەوارین. ئێمەش ئەم سەرزەمینە نە تۆ باوا داعیەکەی کە عێراقە، ئەمە سەرزەمینی کوردەوارە. تۆ فقط ئەمە بەما توانی لە بەرامبەری بێسی بە هەر جۆرێک دەست بەری بۆ موقتەدا سەدر، هەم ترۆتەکە، هەم لە جەوامع بینوملەلیش ئەتکا بە تۆرۆریست. هیچ قسێکت بۆ وتن نییە. تەنیا شتێک ئەمێنێتەوە بۆ ئەم کوردەکە لە هەتایی بگم مەزڵوم نەماییە. ئەمان کوژن، مەزلومین، ئەمان کوژن، تا کێ بێ مەمان کوژن؟ ئێمە ناکاک فواد ئەو ئەدەبیاتای تر جێگەی نییە ناخوات چوو پەیکاری ئەو فەرمایشاتانەیش کە جەناب دەیکەی گەرەکتە بێژی کە ئەم کارە فقط بە کوردیەتە کرێەوە دروسە و ئێمە کردومانە و پێویستیش ناکە تکراریکەین و ئەگەر بخەینە بەری. تەنیا جەریانێک کە تا ئیستە دروست فەزای سیاسی خوێنگەسەوە، تا ئیستە لە بەرامبەر تکنیکەکان و ئەستراتیژیەکانە دوژمنە وێسیاگە ئێمە بووین و دروست ئێمە خەریکین حرەکەتەکەین. وەلەم ساحە نیشانمان داگە کە وەزیفەیەکە بۆ خۆمان تعریفمان کردگەسۆ لە تەعەیونم مردم بوون و خەڵک بوونە دروست ڕەفتارمان پێکردگە. تەواو عێراق تەواو ناگەڕێتەوە دوای گرتنە پارلەمان، تەواو مەگەر موقتەدا سەدر بکوژن، تەواو وا وەختێ مەسعودە بارزانی هەڵی ئەخستۆ، مەسعودە نابارزانی هەڵی ئەخستۆ، ئەیوت دەستورە عێراقی ئێوە لە بیرتان تێ لە کاتە گرتنەوەی کابل تەوەسوتە تاڵەبانە ئەمانە گشتیان زەردیان کردبوون تۆقیون ئەم فەشەلە فاسدانە.
تەوەجۆکەی ئیستێشە پێیان وایە بە ئەدەبیاتە قەدیمەکە ئەوێسن تا دقیقەی آخر و دقیقەی آخر ئەی قوچن و دەرەچن و ئێژن ئامریکا خیانەتی لێمان کرد بەڕاستی و کورد پشتی نییە و هەرچیاکان ئەو ئەدەبیاتە مەفعولیە ئێمە تەواومان کرد یەک جار بۆ هەمیشە و با بزانن کون نییە لەم دنیا خۆی تێخن ئیمکانی نییە ئێمە بێڵین دەرچن بەدەستمانەوە چون ئێمە ئەمە 5 ساڵە خەریکی نەغدە ئەمانە ئەکەین و 5 ساڵە ئێمە بە سنگومنە کوردیەت ئێژین ئەمانە عاملە دەستکرد نابودیە سەرزەمینە کوردەوارن وتمان ڕەوەندەکەمان وت هەر ئەم بێشەرەفانە نەبوون و تەرەفدارەکانیان ئەیان و دەستور چەسپاوە و یاسای نێودەوڵەتی لە مەسئلەی ئەفغانستانە کڵاپسیان کرد لە مەسئلەی ئەفغانستانە دۆڕیان ئەمانە نەبوون ئەیان وت سیاسەتە نێودەوڵەتی ئەمان پارێزێت یاڵەتە متحدەی ئەمریکا ساڵە 2004 لە عێراقا بە بوحران خواردی کڵاپسی کرد مەجبور بوو وە پەلەپەل زاڵمای خەلیلزادی هەنارد تا لە کەشف دەوڵەتە ئێرانی و بازوانە دەوڵەتە ئێرانی نووری مالکیان هاوردە دەرەوە دەخۆ نووری مالکی ئەسڵەن تەجروبەی سەرۆکایەتینەوە خود جۆرج بوش مستەقیم کەوچیە کرد متوجه بووی ئاغای ئێمە دروست ئەیخوێنین و قەزایە ئێمە ئەرتەشە کوردانیش دروست ئەکەین ئەم شەڕە هەر ئەکەین مطمئن وە نەیار و درۆزن و کڵاوبەردار لە بەرامبەرمانە ئەوێسێ وەلی با بزانن ئەوەی وا لە پشت پارتی و یەکێتیە فەسادی کرد و ڕەنتی خوارد و تا ئەم دەقیقەیشە لە بەرامبەرە حەقیقەتە مبارزە ئەکات تڕۆی ئەکەن نابودی ئەکەن با بزانن ئەمە ساحەی سیاسەتە واقعیە حاڵیتە تۆ لە گۆشەی ڕێنگە وێسیاگی وە ئەزانیتە بە دەستورە عێراقی و تۆ نەمەعلومە عێراقیت نەمەعلومە کوردی دەڵە دزە کڵاو بەردار تو جورئەتە نەبوو ئەم ڕۆڵەوە ئیستە موقتەدا سەدر لە بەغایی گێڕێ تۆ بتگێڕیایە فاسدە کوڕە فاسد تۆ حیج مردمێکی کاولی بێسەوادی داڕمیاگی گەنسەوادە دروست کردگە هیچ فەسادت عمومی و عادی کردو لە ناو مردمە ئێمە لە ژێرە ناوە کوردایەتی کوا هەڕم و بڕمەکانتان تەحلیلە گازپرۆمتانە کرد ئادەی بێن تەحلیلە ئایەت الله موقتەدا سەدرکەن ئادەی بێن بیکەن دەی من 4 ڕۆژ پێش بەر لەمەی ئەم ئاغا بێت ئەم قسە بکە هەر ئەم جنۆکە دیوەکە نەهاتووتی ئەوە پارلەمانیان چۆڵ کرد نەهاتووتی دەی من 4-5 ڕۆژ پێش لە فەیسبووکا دانیشتم ڕەوەندە عێراقم بۆتان تەحلیل کرد تەحلیلە حەرەکاتە موقتەدا سەدرم بۆتان کرد و پێتانم وت عێراق ناگەڕێت و تەواو یا ئێشێ موقتەدا سەدر بکوژن یا تەواو موقتەدا سەدر عێراق ئەگۆڕێت ئەو کاورا حرەکەتە ڕەهبەرانە ئەکات ئەوە متوجهن ئەمانە دەنگیان نەکرد ناگەهان لە گەشتیارەکانە زاخوا دەنگیان هاتە دەرەوە بەرامبەر بە تورکیە جا ئیستە تۆ فکر ئەەکەی کارتە ئەرتەشە تورکیە کارتێک نییە بە بیانوت پێ بڵێن تەبەنە مرسەرە کە تۆ تەمامیەتە ئەرزیە عێراق حەڕاج کردگە کاکە عێراق خەریکە ئەوێت و کاولستان ئاوەکەیان گرتگە خەریکە ئەوێت و شورەزار و سەحرا دەجلە و فرات خەریکە وشکەکە تۆ حاڵیتە وای دەکوێ شەبەکەیە لە فەساد و لە قاچاخ دروست کردگە فکرەکەی ئەمە هەروە ئەچێتە بەرۆ ئەمە هەروە ناچێتە بەرۆ هەروە کە نظامی سەرمایەداری جەهانی ئمڕۆ کڵاپسی کردگە ئەمانە وتیان جەهان جێگەی ئیدەی سیاسی نییە سیستەمە و منتەقە بازاڕە بچۆ سەرمایەداری کڵاپسی کردگە بریتانیا 10% گرانی هەست بێ سابقەس لە توو لە 40 ساڵە ڕابردووە اتحادیە ئەوروپا 8.9% ئەمریکا 9% ئینفلیشنیان هەست کڵاپسە مطلقە اقتصادیە لە 2008 خراوتریان پێدێت ئەم خەڵکە عەزیزم ئەگرا ڕەجولە سیاسی گەرەکە تا چارەنووسە مەردمێ بگۆڕێت ئیدەی سیاسی گەرەکە متوجهون مرتیکە فکریە کرد بە دەوڵەتە مؤسسات و ئیجماع فساد و حکوومەتە سەکرتاریستی ئەتوانن ئیدامە بدەن حتا سەر کورە ئەوە تۆی فاسدە مەئمور وا مەئمور کریاگی ئێژی پارە حەدێکی هەست
ئینسان پارەی بێت قدرەتی پێ دروستەکە وەکو ئەو کاورەی ئیلان ماسکە ئەهەنێرن تەئسیراتی لەسەر بورس و ئەرزش دۆلارە ئەمریکا دائەنێت کە هیچ هێزێکی نظامی ئەمریکا داینانێ بە شایعەی کڕینە تویتر و بە دانەوەی تویتر. ئەخ کاول تو ئەم پارەتە نە قدرەتی واتیان نە هیچ فاسد مقتدا سەدر پوڵە هەسی شۆهرەتە هەسی محبوبیەتە هەسی ها بە شوێنە شکۆ و جاودانکردنە خۆی ئەوە حاڵیتانە مەسافە کاورای ئاوا ڕۆڵەی سیاسی و فەرماندەی گەورەی گەرەکە خستنە عەلیە خامنەئی لە تارانە بە شەڕە ئیدە ئەکرێت حاڵیتە بعد هێزە مادی تێتە مەیدان و ئەڕوا قەشەنگ تەمیز تاران پاکەکاتەوە لە خیابانە پاستۆرە وا دوای نەقدەکەی ئێمە لەسەر سوپای پاسداران فەڵەک خۆی لێ نادات بڕۆ ئاغای مهندس مهدی بازرگان لە تەوزیح استیعفای دەوڵەت موقەتا ئێژێت دەستەواژی ئینقلاب بۆ 57 بندرەت لە ئەدەبیاتە سیاسی ئاستفادە کریابە تا چەند مانگیش دوای ماجەرای ئینقلاب تێ ئێمە کێ توانی بیکات ئەمە ڕۆژە ئەوەڵیش وتم تەزەلزول و خەڵک تێت و خەڵک نایەت و خەڵک غەڵەتەکە یا ئەکەوێتەوە بەلەنگازی و سوالکردن و دەرچوون وەکو ئەو وەختەی تیان قوچان وەکو داعش دەرچوون یان دەحفە بەر لە کەرامەتە خۆی ئەگرێت دەیخۆ فەکیان درێژ و قسەیان زل و ئەو دەسەڵاتت جەدیدە بێتە سەرکار تەمامە مشەخۆر و ماستاوکەر و درۆزن سەرە کوتێتەوە چون ئەو ئیستە ڕاندخۆرە جەدیدە خۆی تێرێت حاڵیتان بوو فکرەکە بە سازان کنار تێتەکیان نەخێر ئەو تەکلیفە خۆی لە بەغا ڕۆشنەکات و لە ماڵە شێعەکان دەسی پێکردگە بۆیە هیچ کەسێ نەیفامی وەختی ئێمە گەرەکمانە تاران بگرین ئەسەمۆڵ بگرین بەغا بگرین ئەوەڵ دەفعە ئێشێ ماڵە خۆمان پاکۆکەین و لەم خائنین و فاسدانە کە هەر کامیان بە ئیلتیجایەکە خەریکن ئەڕۆن تا هێزە تەیارە کوردی لێ دروستکەین تۆ فکرەکەی ئەمڕۆ ئێمە لە مقتەدا سەدر ئەترسین دەوڵەتە ئێرانی بێتە ئەم دیوە با ئێمە ئەرتەشە کوردان دروستکەین با قەبارەیە ئەرتەشە 5000 نەفەر وێ با دەوڵەتە ئێرانی جورئەتکە حرەکەتکە ئێمە لە سەر فێڵ زەهاو لێ دەین لە هەمەدان لێ دەین تۆ فکرەکەی تێڵین سنوور بێتە ئەم دیو تێڵین مردمە ئێمە گەل و ملیۆن بە مەواد مخدر و لە تاو کاولیا بمرێت نەیکەینە قارەمانە سەنگەرەکانە شەڕ لە بەرامبەرە نگریسیە نایکەین چۆن کاری وا ناکەین چۆن تێڵین فرسەتی وا بسووتێت تاریخ تۆ ئەی خوڵقێنی جولیۆ سێزار ئێژێت جەهەن مەیدانە شانۆی تۆس ڕۆڵ خۆت بنووسە و ئێمە وامان کردگە بۆیە خوێندنەوەکانە ئێمە دروسە بڕۆن هیچ کەسێ ئەو تەحلیلە کە ئێمە لەسەر سوخەنڕانی ئەم ئاغا کردمان نەیکردگەوە نایکات و نایزانێت ئەو مەتنە بسیار مەتنێکی دقیقی سیاسی بوو و بسیار ڕەهبەرانە نووسیاو طبق ئەدەبیات و گفتمانە شیعەگەری ئایەت الله مقتەدا سەدر ناگەڕێتەوە عێراق ناگەڕێتەوە با ئەوانەی پارتی و یەکێتی خاص حاڵە خۆیان بزانن ئەوانەی شیوا تا دوێکە بۆ مشە خواردن لە دەوریان وگن هەواسیان بوێت داستان وا بەردەوام ناوێت ئیمکانی نییە وا بەردەوام بوێت فەرموون قسەیەک بنەما ئەگەر کەسێک قسەیەکی نییە وردە کڵاپەکە داخن کاکە بەڵا دەست خۆش بە کاکتمان خەستە ناوێ ئەگەر کەسێک لە ستێش قسێکی هەست بۆ کردن فەرموو کاک خەبات مادونەوە باشن کاک پەیمان مادونە بی دەست خۆش بێ کاک پەیمان ئێمە لە کوردستانی ئێرە کەسێک وا هەیە کە مەسەلەن مراجعەی پێ بکەین یا بۆ خۆمان وانێک سازکەین نیرۆکانمان سازکەین کاکە بۆ خۆتان سازیکەن گشتان سازیکەن گشتان ئامادە بن بەچاوان کاک دەست خۆش کاک خەبات بە هەڵ دەستان خۆش بە کاک پێمان ئەو یارانەی کە لە ستێج بوونەوە لە بەحسەکە شرکەتیان کرد ئەگەر کەسێک قسێکی هەیە بۆ ئامەیەی فەرموو قسە بکات ئەگەر نامێت کومەکە با ئیجازەتان نەبەستین
زارن کاکەمان دێر وەختە و کەسێکیش قسەی بۆ وتن ئەگە جەنابەت فەرمایشێکە دەست فەرموو ئەگەر نە من با ئیجازەت کومەکە داخەم. نەخێر دەستان خۆش بێ و شەوگارتان شاد. دەست جەنابەت خۆش بێ، شەوگاری جەنابەت شاد بێ. یاران لایەوە خۆش، شەوتان خۆش. دەر لەگەڵ دەستێت چاوم دەست